ئاغا و خزمەتکار لە نووسینی تۆڵستۆی وەرگێڕانی ئاوات عەبدوڵڵا بابان چاپی یەکەم ساڵی 2009 دەستگای چاپ و پەخشی سەردەم کوردستان سلێمانی. ساڵی 1870 بەڕێوەبەری کەنیسا فاسیلی ئەندێج برینۆف بازرگانێکی پلەدوو بوو. پاش تەواوبوونی هەنگەکە ئەوی بەجێهێشت و بەکارە تێبەتیەکانی کەنیسەوە سەرقاڵ بوو. دواتریش لە ئاماڵەوە خزم و دۆستانی بەخێرهێنا و میوانداری کردن. هەرەوەندەی دوا میوانەکان ڕۆشتن بیری لە ئامادەکاری ڕێگا کردەوە. دەیویست لە گوندێکی نزیک خۆیان چڵگەیەک پێشتر نرخەکەیان بڕاندبەوە لە خاوەن زەویەک بەر لەوەی کەسی تر دەستی پێ بگات بکرێت. با گوێری و دەنگ و باسانی پێگەیشت بوو بازرگانەکانی کەرەستەی دارتاشی شار چاویان بڕی بۆ و دارستانە. ڤاسیلی خۆی مەڵازدا بوو بە 7,000 روپیا لە ژۆرجنگی دەری بهێنێت، بەڵام خاونەکەی داوای 10,000 دەکرد. لە ڕاستیدا 7,000 روپیا دەیکردە تەنها سەیەکی نرخی دارستانەکە. لەگەڵ ئەمەشدا فاسیلی باوەڕی وا بوو دەتوانێت لەو نرخە شتێکی لێدا بشکێنێت، چونکە باخەکە لە تەنیشت زەویەکانی خۆیەوە بوو. باپی و بڵێن نامەی لە نێوان بازرگانەکانی ناوچەکەدا هەبوو کەسیان بۆیان نەبوو بە زیادکردنی نرخ. مڵکێک کە لە نزیک زەوی ئەوی دیەوە بێت بیکڕێت، بەڵام لا ترسیەوەی بازرگانەکانی کەرەستەی دارتاشینی شار بەرلەم دەستیان پێ بگات سەرۆڕای بابۆرانێکی گەلێک توند بڕیاریدا بەرەو گوندی گەوریاچی کینۆ بەڕێ بکەوێت. بۆیە هەرکە میوانەکان مەڵاوە یانکن قاسێکی کردەوە 7,000 روپیای دەرهێنا. لە قاسای کەنیسەکەش 2,300 روپیای تری دەرهێنا و بەهۆردی دەستی بە ژماریکردنی کرد. پاشان پێداویستیەکانی ڕێگەی ئامادە کرد. لەبەرەوەی تەنها کەسێک ڕۆژە مەز نەبوو نیکیتا بوو. ئەو دوورشکەگەی بۆ ئامادە کرد. هۆکاری مەزنەبوونیشی بۆ دەگەڕایەوە کە پەیمانی بە فازیلی گەورەیدا بوو پێشتر هێندەی گیرۆدەیمەی ببوو کە جلوبەرگەکانی تەنانەت جزمەکانیشی لا پێناویدا فڕۆشت بوو. سەرنجام لە ڕۆژی پارێزی مەزندا تۆپەی لەمەی خواردنەوە کرد. 2 مانگ بوقمێکیشی نەخواردبەوە. تاو ڕادەی لەم ڕۆژی قرخزەدا مەی وەک ئاو زۆر بوو، بەسەر نەفسی خۆی دازاڵ بوو نەینۆشی. نیکیتا خەڵکی یەکێک لە گوندەکانی و دەڤەرە بوو، زۆر بەتەمەنی خۆی لە خزمەتکاری کەسانی تر بەسەر بەردە بوو. هەژار و بێلانە لەم دنیا فراوانەدا تەنها درەختێکیشی شک نەدەبرد. تەمەنی لە 50کاندا بوو. خزمەتکارێک بوو کە هەموو کەسێک خوازیار بوو لای خۆی کار بکات، بەهۆی ئەوەی کێشکەر و بەهێز بوو بە دڵسۆزی کارەکانی ئەنجام دەدا. لە هەمووشی گرنگتر ڕۆژبەرز و گونجاو بوو لەگەڵ هەموو کەسێکدا. بەڵام دەڵێ چی ساڵی چەند جارێک زۆر خراپ مەز دەبوو، چی لە دەستیدا هەبوو دەیفرۆشت خراپتر لەمەش، چونکە لەو کاتانەدا شۆڕانی و بزێو بوو، لە هیچ شوێنێک زۆری نەدەخایەن دەردەکرا. فاسیلیش چەند جارێک وەدەری نابوو، بەڵام لەبەر هێشکەری ڕازگۆیی چاودێری بە شوێنێکی تابووە ژەڵەکان لەسەر و هەمووشیانەوە کارکردنی بە پارەیەکی زۆر کەم دووبارە وەریگرتەوە. لە کاتێکدا کرێی نۆکەرێکی ئاوا 80 روپیا بوو، بەڵام ئەم تەنها 40 روپیای دەدا بە نیکیتا. بڕێک لەو پارەی لە بریە و کاڵایانی دوکانەکەی کە بە نرخی بەرز بە نیکیتای دەفرۆشت هەڵدەگرتەوە، ئەوەی تریشی بەش پێی دەدا. نیکیتا هاوسەرێکی جوان و بەجۆرگ و گونجاوی بەناوی مارفا هەبوو. لەو ساڵانی ڕابردوودا هەموو ڕەنگ و بۆی لەدەستدا بوو. لەگەڵ کوڕە گەورەکەی و دوکچەکەیدا ماڵەکەیان بەڕێوە دەبرد. لەوەی کە مێردەکەی لایەن نەبوو دڵگران نەدەبوو کە لەسەر خۆی دەبوو نیکیتای لەسەر 1 پەنجە هەڵدەسوڕاند و هەموو کارێکی پێدەکرد، بەڵام کە سەرخۆش دەبوو هێندەی شویتانێک لێ دەترسا. ڕۆژێکیان نیکیتا لە ماڵەوە زۆر بەخراپی سەرخۆش بوو، تەورێکی گرت بەدەستێەوە، دۆڵابی جلەکانی ژنەکەی شکاند، هەرچی جلوبەرگی هەبوو تەنورەکانی هەمووی پارچە کرد. لەبەرەمە مارفا ڕێگەی نەدا جارێکی تر سەر بکاتەوە بە ماڵەکەدا. نیکیتا هەرچێکی پێدا دەکرد دەدرا بە ژنەکەی و بووی نەبوو هیچ ڕخنەیەکیش بگرێت. ئەم جاریان ئیدی ئاوا بوو. 2 ڕۆژ پێش دەژن مارفا چوو بۆ دوکانەکەی فاسیلی بۆ شومەک کڕین. بایسی روپێچە شەکرواردی کڕی. فاسیلی لەسەر ئەمانە وەک وەفایەک بۆ زەحمەتکێشانی خزمەتکارەکەی 5 روپیای تری پێدا. نیکیتاش کە زانی 20 روپیا وەردەگرێت زۆر سوپاسی دلۆفانی فاسیلی کرد. فاسیلی بە نیکیتای وێت لە نێوانماندا داوانیە وانە چیت پێویست بوو وەرە بیبە، دەینووسم دواتر کار دەکەیت و دەیدەیتەوە. ئێمە وەک خەڵکی تر سزای کەس نادەین، بزانێمە کەسانی دروستین، هەتا کاتی تۆ خزمەتی من بکەیت منیش دەستت لێبەر نادەم. فاسیلی باوەڕی وابوو کە بەم قسانە بەڕاستی چاکێ لاگەڵ نۆکەرەکەیدا کردووە. پێی وابوو هەر کەسێکی وەک نیکیتا لای کار بکات منەتباریەتی و هەموو خزمەتکارەکان کەوتونەتە ناز و نعمەتەوە، بەڵام جگە لە خۆی کەس ئەمەی پێڕاز نەبوو. نیکیتاش لە بەرامبەر قسەکانیدا هەمووەمانە تێدەکەم، بەڵام منیش هەر وەکو باوکم ڕەنج دەدەم کەم تەرخەمی لە خزمەتکردنیدا ناکەم.
نیکیتا لەگەڵەوەی وەک ڕۆژی ڕووناک دەیزانی هەڵی دەخەڵەتێنێت بەڵام باوەڕی وا بوو کە دەبێت پاک بێت لەگەڵیدا بۆیە بڕیاریدا چاوەندی کارێکی باشتر دەدۆزێتەوە بە هەموو شتێک ڕازی بێت. نیکیتا کە گوێ لە فەرمانی ئاغاکی بوو بۆ ئامادەکردنی ئەسپ و عەربانەکە وەک هەمیشە بە دڵسۆزی و بەهاڕەتا و بەرەوتێوی لەکەچوو. کۆپانە گوڵنگدارەکە بە دیوارەکە واڵوەسرا بوو لێی کردەوە زەنگۆڵەکانی لەڕاندەوە بەرەو دەرگا داخراوەکە ملینا. ئەسپاقاویەکەی بەرزەکە خاڵاویەکە کە نیکیتای چاو پێکەوت وەگەوی سیو لێ بکات حێلاندی وەستانی ئەسپەکە لەوێدا بەتەنیا هەستی نیکیتای بزوان چیە ناسین بێتاقەت بوویت ئەحواڵی پرسی بابت بەمە دەرەوە کەمێک غار بدا بەڵام لە پێشدا باجوان هاوت بدەم. نیکیتا بە شێوەیە قسەی لەگەڵدا دەکرد کە مرۆڤێک بێت و لە هەموو شتێک تێبگات بە لێواری بەروانکەکەی سەر پشتان سوورەکەی تەکاند پاشان ڕەشوەکەی گرت و بردی بۆ ئەودان. ئەسپەکە ڕەوەندەی لە تەویلە پڕ خاشواکەکە هاتە دەرەوە ئاهێکی بەبەردا هات هەروەک چۆن بێوێت لایەنێکی تا بدات کە لەگەڵیدا بەرەو نافورەکە ڕایکرد. دووسێ جووتەی هاویشت نۆکر دەیزانی و جوتانە نەک بە تووڕەیی بەڵکو یاری لەگەڵ دەکات بۆی هەمیشە حەزی لەو جۆرە یاریانە کرد. وتی لێدا هەروهاچ لێدا. ئەسپەکە تین و لاوە ساردەکی دەخواردەوە و ئاولیەک تێکەڵ ببوو بەدەمیدا دەهاتە خوارەوە. لەم کاتەدا وەگوی بیر لە شتێک بکاتەوە ڕاپۆ وەستا بوو پاشان پژمەیەکی بۆ کرد. نیکیتا تەواو ناخۆیتەوە دوایی ئەو خواردنەوە نییە تێدەگەیت ئەمانەی وت و دەرپەڕیا دەرەوە. ئاژەڵەکە سمەکوتی دەکرد ئەو ناویدا بوو بەیەکدا. خزمەتکارەکان هیچیان لە حەوشەکەدا نەبوون تەنها مێردی ژنە چێژنێنەرەکەی لە دەرەوە هات بەوە بۆ جەژن لەوێ بوو. ئاهای برادەر بڕۆ بە بازرگانی بەڕێز بڵێ ئەسپەکە لاگالیسکا بچووکەکە یا گەورەکە ببەستم. مێردی چێژنێنەرەکە شوژوورەوە خانوەکە لەسەر بنچنەی بەرز دروست کرا بوو سەربانەکەشی بە سەقفێکی یاسنین گیرا بوو. دوای کەمێک فەرمانی بەستنی گالیسکە بچووکەکەی هێنا. لەو کاتەدا نیکیتا ڕەشوەی ئەسپەکەی بەدەبەست و زینەتە ڕقدارەکەی گوێگیر کرد. ڕەشوەی ئەسپەکەی بەدەستەوە بوو بەرەو عەمباری گالیسکەکان ڕایکێشا. باشە مادەم بچووکەکەی دەبێت بابی بەستین. ئەمەی وت و ئەم جارەشیان هەروەک پێشووتر دەدوت بزمارەکان دەچەقەن بە جەستی خۆیدا. ئەسپە ژوورەکەی خستە نێوان هەردوو تەختەی گالیسکەکەوە کە هەموو شتێک ئامادە بووەم جانۆرەی لغاوەکان هات. نیکیتا مێردی چێژلێنەرەکی نرد بۆ ئەمبارەکە تاکو هەندێک کە پێستە و بەند بهێنێت بێگوێدانە هەروواجێ ئەسپەکە و جوڵە جوڵکردنی گالیسکەکە نیکیتا بە جوانی کاوپوشە و پەلاشەکەی تێدا ڕاخست. اینجا پێستی بزنەکی بەسەر کایەکەدا ڕاخست و پێستەکانی تریش بە سەرەوانی تردا بۆ گەرم ڕاگرتنی ئاشەڵەکەش پوشەرێکیدا بەسەریدا لای کردو بەلای مێردی و چێژنێنەرەکەدا وتی سوپاس برادەر هێز و توانە بێگرتن لەدایک دەبێت دەڵێن تەنها پەنجەی هیچی پێ ناکرێت کە کردت بە پێنجکێ بەرگی دەگرێت بڕوانە خێرا کارەکانمان تەواو کرد. ئەسپ و عەربانە ئامادەی ڕۆشتن بوون بەرەو دەرگای حەوشەکە ڕێکەوتن بەسەر پەینە بەستوەکاندا هەنگامیان دەنا. منداڵێکی پاڵتۆڕەش جووتێک جزمەی تازەی پێستەی بزنی لە پێدا بوو کێوێکی خوری لەسەردا بوو تەمەنی 7 ساڵێک دەبوو. هاتە دەرەوە ڕاست بەرەو گالیسکەکە ڕای کرد هاواری لێ کرد. ئاهای مامە نیکیتا لەلایەکەوە هەوڵی داخستنی قۆپچەی پاڵتۆکەی دەدا لەلایەکی تری شۆ لە نیکیتا دەپارایەوە سواری عەربانەکی بکات. خزمەتکار گالیسکەکەی وەستان بەڵێ بچ کۆلانم ڕاکە ئەمەی وت و کوڕی ئاغاکی سوار کرد کە منداڵێکی لاواز و زەرد هەڵگەڕاو بوو دەدوت ژنەکە دەستی لێوەشاندووە. کاتێک کەوتنە ڕێک کاتژمێر 3 بوو بەرامبەرە رامی ناو حەوشەکە فیکەفیکی ڕەشەباکە کۆڵانێکی هەراسان کردبوو. بەفرەکەی وەکو کا لەم لاوە بۆ وڵادە هێناو دەبێت سەرماکە مرۆڤی سڕ دەکرد پلەی گەرمی دەپلە لە ژێر سفرەوە بوو ئاسمان بە هەورێکی تاریک و پەژاراوی چەنڕابوو لەو لاشەوە چلورە بە گوێسەبانی ماڵەکاندا شۆڕ ببووەوە. نیکیتا هێشتا گالیسکەکەی نەبردبووە دەرەوە و کە فاسیلی بەخۆی و جگەرەکەی لای دەمیەوە بینی. ئاغا پاڵتۆیەکی سووری پێستەی مەڕی لەبەردا بوو بەفر لە ژێر جزمەکانیدا قورچەی دەهات. فاسیلی نەفەسێکی تری هەڵمەژی و سەری جگەرەکەی فڕێدە لە سەر زەویەکە و باقاچی پانی کردەوە. ئەو دووکەڵەکەی هەڵی مەژی بوو لە نێوان مۆکیانی سمێڵەوە دەری کردە دەرەوە و مەلە چاوێک لە سەرەوە بۆ خوارەوە سەرنجێکی گالیسکەکەیدا. ئەو کاتە هەستی بە کوڕەکەی کرد لە سەر گالیسکەکەیە بزەیەکی کردوتی ئەی هەروهاج سیر کە چۆن بۆ ئەو چەقاوە سوامە دەکراوە. ڤاسیلی لە ڕادە بەدەر کەیف خۆش بوو بەو سەرخۆشیەکی لە ئەنجامی خواردنەوەی مەی لەگەڵ میوانەکانی داگرت بووی هەر شتێکی عاید بەخۆی ببووایە شانی زەی پێوە دەکرد. کاڤاریسمی کوڕی لەوێدا چاوپێکە چاوی کس کرد و ددانەکانی دەرخست و پێکەنی لە ژێر و ملپێچێکی شان و ملی پێدا پۆشی بوو تەنیا چاوی بەدەرەوە بوو. خاتوونی ماڵەکە لە ڕوولاواز و سپڕ بوو بۆ بەڕێکردنی مێردەکی هات بۆ دەرەوە.
لە دوای ڤاسیلی و بەدەنگێکی لەردووکەوە هاتە قسەکردن. باشتر وایە نیکیتاش لەگەڵ خۆتبەری ئەم پێشنیارە ژنەکەی پێخۆش نەبوو، بڕۆکانی هێنایەوە یەک و تفێکی لە زەوی کرد. ئەم جارەیان خێزانەکەی لی پاڕایەوە، بە پارەوە دەڕۆیت سەرڕایەوەش تەماشای هەوا بکە، خەریکە گردەلوول هەڵدەکات. ڤاسیلی هەروەک چۆن هەمیشە لەگەڵ مشتریەکانی دە لە کاتی قسەکردندا لەژێر لێوە وشەکانی دەدا بەسەریەکدا و وەڵامی دەدایەوە. ئەڵێ ڕێگەکە شارەزانیم، یعنی پێویستم بەڕێبەر هەیە؟ خاتون تۆزێک ملپێچەکەی تون کردەوە وتی تکات لێ دەکەم، بۆ خاتری خوددا نیکیتاش لەگەڵ خۆت ببە، زۆر دوو دڵم. وەک بنێش پێمەوە نووسیت ئەم کابرای لەگەڵ خۆ ببەم چی لێ بکەم؟ نیکیتا گوێ لە مشتومڕە بوو، من ئامادەم بێم گەورم. ئەمەی وت و ئاوریدایەوە بەلەی خاتوونەکەیدا وتی کە من لێرە نەبووم، ئاژەڵەکانی ناو گۆبڕەکە بەبێ خۆراک مەهێڵەنەوە. خاتون خۆم بە سیمۆن دەڵێم ئەو کارەکان دەکات تۆخە من نەبێت. نیکیتا چاوەڕێی فەرمانی گەورەکەی بوو، بە شێوەیەکی ئارەزومەندانە پرسی من بێم گەورم؟ ڤاسیلی چاوێکی لاپانتۆڵی خزمەتکارەکەی کرد کە چۆن ساڵێک بوو لە پێی دەکرد و ڕزی و لە چەند لاوە دڕا و قوڕایی بوو. باشە چی بکەین؟ پیاو دەبێت گوێ لە ژنەکەی بگرێت، مادەم دەتەوێت بێت بڕۆ شتێکی ئەستورکە لە سەرما بتپارێزێت لەبەر بکە. نیکیتا مێردی چۆژلێنەرەکەی بان کرد، دۆستەکەم ئەم ئەسپە بگرە خێرا، بنداڵە بچووکەکە، من دەمەوێت بیگرم. ئەمەی وت و دەستە سەرما بردووەکانی لە گیرفانی دەرهێنا و ڕش و سارد و سڕەکەی گرت. فاسیلی باگەڵتە جارێکەوە بە نیکی تایبەت زۆر خۆت خەریک مەکە، خێراکە کاتمان نییە، هەر ئێستا دێم. وەڵامی دایەوە و خۆی کرد بە ژووری خزمەتکارەکاندا. نیکیتا چۆ ژوورەوە و کەمەربەندێکی کە بە بزمارێکە و بە دیوارەکەدا هەڵوەسرابوولی کردەوە و بە جژنا چێژلێنەرەکی وێت ئارینای گیان خێرا و پاڵتۆیان بدەرێ کە لە لای زۆ پاکەیە وشک بۆتەوە، لەگەڵ ئاغادا دەچینە دەرەوە با دوای نەخەین. تازە لە خەوی نیوەڕۆ هەستا بوو، چای بەخەوە بوو، سەماوەرەکەی بۆ مێردەکەی گردا بوو، بزەیەکی بەرامبەر نیکیتا کرد. ژنەی چێژلێنەرە شڵەژوا بوو، خێرا پاڵتۆکەی هێنا و دایە دەستی. خزمەتکار بە هەست بەرزی و نەزاکەتەوە وتی کەواتە ئەمڕۆ خۆشڕە دەبوێریت، گەشت و گەڕان خۆشە. نیکیتا ورگە لە برسە بە قوتاچووەکەی تۆزێکی تر بردەناوە و کەمەربەندە کۆنەکەی لەسەر پاڵتۆ ڕشۆڵەکەی و بەست بەناو قەدیەوە. ئەم جارە لە بری ژنە چێژلێنەرەکە لەگەڵ کەمەربەندەکەیدا کەوتە قسە. ئاوا ئێستا بزانم جارێکی تر دەکرێتەوە بۆی قۆڵەکانی سەربەست بێت شانێکی بۆ هەڵتەکان بۆ سەنجم و جۆڵکردن بەلای ڕاست و چەپدا لەقەیەکی بۆ کرد. دەستکێشە یەک پەنجەکەی هەڵگرت و ئێستا چاکە وتی چێژلێنەر پیوەت. نیکیتا جزمەکانیشت بگۆڕیایە، ئەوانەی پێت تابڵی کۆن بوون. نیکیتا وەک لە پەڕشتێک بە مشکی دات بێت ڕاوەستا و بیرێکی دەکردەوە. بەڵێ وە باشتر بوو لەم هەوا سەردەدا لەوانەیە سەرمان ببێت، بەڵام خۆ شوێنی بووی دەچین هێندەوش دوور نییە. پاشان با پەلەبەر و باخچەکە ڕۆیشت کە گەشتە لای گالیسکەکە خاتون پێیوت نیکیتا ئاوا سەرمات نابێت. سەرمای چی؟ هەوا زۆر خۆشە کە سواری عەربانەکە بووم قاچەکانم بەکادا دەپۆشم. ئەمەوت و قامچێکە هەرچەند بۆ ئەسپێکی وەها ژیر پێویستی نەدەکرد لە ژێرپوش و پەڵاشەکەدا شاردەوە. گەورەی ماڵەکە لازووە بە سواری گەلیسکەکە ببوو، بەخۆی و پاڵتۆیەک سەرێکەکان و دوای عەربانەکەیان بە تەواوی داگیر کرده بوو کە نێوەیدا پۆشرا بوو. لاپڕێکدا ڕشوەکانی بەدەستەوە گرت و ئەسپەکەی خستەڕێ. نیکیتا پاش وەڕێکەوتنی گالیسکەکە خۆی خستە لای چەپەوە، قاچێکی شۆر کردەوە و قاچەکەی ترشی خستە ژێر خۆی. گالیسکەکە کەوتە ڕێ، ڕێگە بەستەوە ساڵبەندانەکەش لە ژێر چەرخەکانی گالیسکەکەدا جیڕەیان لێوە دەهات. شۆڕاسپیش هەر بەرەو پێشەوە هەڵپەی دەکرد. لەم کاتەدا فاسیلی بینی کە ڤاریسی تون خۆی بە دوێ عەربانەکە و هەڵواسیوە بەڕوویەکی خۆش پێیوت تو چی دەکەی لەوێدا؟ بڕۆ بۆ لای دایکت بزانم. نیکیتا و قامچێم بدەرێ ئێستا نیشانت دەدەم کە منداڵەکە خۆی هەڵدایە خوارەوە خێرای ئەسپەکەش زیادی کرد، هەنگاوی خێراتر و فراوانتری هەڵدەهێنا. گوندی کرێستی بە هەمیەوە 6 ماڵی تێدا بوو. هەرەوەندی لە ماڵی ئاسنگەرەکە کە کۆتا ماڵ بوو دەرچوون و دەرنەچوون هەستیان کە ڕەشەباکە تونتر بووە. ڕێگەکان لە ژێر بەفرەکەدا مابوونەوە و بە هیچ جۆرێک دیار نەمابوون. ئەو هێنەی ئەسکەلی عەربانەکە دەیکێشا هەرزوو بە بەفر بە هاوردەکەدا دەپۆشران. ڕێگە سەرەکیەکە لە بەرووی بەرزتر بوو جا دەکرایەوە. گەردەلوولی بەفر لەسەر جەڵگەکان هەڵبەزوودا بەزی بوو. نەدەزانرا زەوی و ئاسمان لەکوێوە دەست پێ دەکات و لەکوێوە کۆتایی پێدێت. بە شێوەیەک دارستانی تۆلیاتین کامیشە دیار و قەشەنگ بوو ئێستا هەروەک تارماییەک دەهاتە بەرچاو. ڕەشەباکە لە لای چەپەوە دەهات و یاڵ و کلکە توکنەکی ڕەشۆڕاسپی شێوەی کۆلاری منداڵان بەرەو لای ڕاست هەڵدەفراند. لەولا شەو ڕاستە و خۆدی کێشا بەیخەی دادڕا و دەمولوتی نیکیتادا.
ڤاسیلی شانازی بە ئاژەڵەکەەوە دەکرد، ستێشی دەکرد لەبەر بابۆرانەکە ئاژەڵەکە بەڕەوت یاسایی خۆی ناڕوات. جارێکیان هەر بەم ئەسپا بە نیو سەعات گەیشتمە پاشووتینەوە. نیکیتا باش گوێ لە وتەی ئاغاکەی نەبوو، پرسی چیتان فەرموو قوربان؟ دەڵێم بە نیو سەعات گەیاندمیە پاشووتینەوە. سە لە پاڵەوانەتی ئەسپەکە دانیا بێوێنەیە لە پرێکدا بێدەنگ بوون، بەڵام ڤاسیلی دەیویست زیاتر قسە بکات. لەیوا بوو خزمەتکارێکی ئارەزوومەندی قسەکردنا لەگەڵ کەسێکی گرنگی وەگەودا. ئەسپێک دەکڕین بۆ بەهار. بەم پرسیارەی مەسەلەی تری کردەوە. خزمەتکاریەکەی هێنایە خوارەوە و وەڵامی گەورەکەی دایەوە. ناچارین بیکڕین، کوڕەکە گەورە بووە، دەبێت ئیترسەوی بکێڵێت. تەماعی قازانج فازیلی هەڵدەنا. ئەگەر وایە تو ئەمەمان لێ بکڕەرەوە و بارزان پێت دەدام. نیکیتاوی دەزانی کە هەسپەپیرەی ئاغا خۆشی بکشێت 7 ڕوپیە زیاتر ناکات، بەڵام بەلایانی کەمەوە داوای 25 ڕوپیە لەم دەکات. 6 مانگ بەرامبەر زگتیارکردنێک ئیشی پێ دەکات. بۆیە پێیوت قوربان ئێوە 15 ڕوپیە بدەن بە من، دەڕۆم لە مەیدانی ئاژەڵەکان ئەسپێکی باش دەکڕم. ڤاسیلی بەخۆی وتە چاوبەستکەرەکانی و لە کاتی کوڕین و فرۆشندا بەکاری دەهێناوتی ئەسپێکی زۆر باشە، ئیجگار بۆیەوە گونجاوە. شیری دایکم لێ حرام بێت ئەگەر درۆ دەگەڵ بکەم. من کەسێکی بێوجدانم، مافی هیچ کەسێک ناخۆم، چاکەی تۆم دەبێت، تەنانەت بە زەرەریش بێت دەفرۆشم. قەی ناکە با من زەرەر بکەم، دوایی خۆی کەڵەکە. نیکیتا کە تێگەیش لەوەی لە قسەکانی گەورەکەیدا شتێک نەماوە شیاوی گوێگرتن بێت، ئاهێکی هەڵکێشە. بڵێ وایە هیچ گومانی تێدا نییە. ئەمەی بوو تو یەخەکەی بەرز کردەوە و سەر و ملی بەتەواوی داپۆشی. بەم جۆرە بێوەی دەنگیان لێوە بێت نیو کاتژمێر تێپەڕی. لەلای قۆڵەکەیەوە سەردەستی پاڵتۆکەی درابوو. خزمەتکاری بێچارە گرش بوو دەمیدا خرا و لە ناو یەخەکەیەوە هەوڵی دەدا هەناسە بدات، بەڵام هێشتا ئەمە بەسەرما بوون نەدەژمێردرا. ڤاسیلی وتی لە کارامیۆڤەوە بڕۆین یەخود قەت بڕی بکەین باشە؟ ئەو ڕێگەی لە کارامیۆڤەوە نەگەرێتەوە دوور و درێژە، بەڵام خۆشتر و دڵنیاترە لە هەردوو لابە. نیشانەی ڕێگاکە هەبوو، ڕێگا ڕاستەکەی قەت بڕەکەش باش و بێوەی نەبوو. نیشانەی ڕێگاکانی شلوشەوە و دەگمەن و زۆر بەشیان بە بەفردا پۆشرابوون. نیکیتاوتی کارامیۆڤ دوورە، بەڵام ڕێگاکەی سەلامەتە. ڤاسیلی دەیویست لە ڕێگەی کورتەکەیانەوە بڕوەت و بە زووترین کاتکارەکەی تەواو بکات. ڕاستە و ڕاست دەڕۆین، ئەو دۆڵە ببڕین ئیتر تەواو، دواتریش لێمان هەڵە نابێت. هەروەها بەناو دارستانەکەدا قەتبەر دەبێت و ڕێگەکەش خۆشە. نیکیتا خۆتان دەزانن وەڵامی دایەوە و دیسانیەخەکی پێبچایەوە. ڤاسیلی ئەوەی کەوتی جێبەجێ کرد. پاژنی و کاژمێر ڕێبرین لە لای درەختێکی بەڕوەوە بەلای چەپدا لەیاندایەوە. پاشخاڵی لادانەکە ڕەشەباکە بەرەو ڕوویان دەهات و بەفرەکەشی دێکێشە بەسەر و چاویاندا. بەم جۆرە دەخولە گڕێگەیان بڕی. خزمەتکار ماندوو ببوو لە بریە و ئاغا عربانەکەی لێدەخوڕی. نیکیتا گوێ لە دەنگی گەورەکەی بوو، شتێک بڵێت لە پڕاپەڕی و چاوی هەڵێنا. قوربان چیت فەرموو؟ ڤاسیلی وەڵامی نەدایەوە. خۆی وەرچەرخان تاکو تەماشای لە ڕست و چەبی بکات. ئەسپەکەش خەڵتانی ئارام ببوو، هێواش پێشڕەوی دەکرد. نیکیتا پرسی شتێکت فەرموو قوربان چی بووە؟ کابرا کەربوویت چیمان لێ دێت؟ گالسکەیەکی لێ نییە، نیشانەکانی ڕێگاش دیارین، ڕێگاکەمان ون کردووە، بەما ئازاری نیکیتایدا. نیکیتا قوربان ئەگەر وایە گالسکەکە ڕاگرا با بە دوای ڕێگەیەکدا بگەڕێن. نیکیتا خێراخۆی هەویشتە خوارەوە، قامچێکە لە ژێرکایەکە دەرهێنا و گرتی بەدەستیەوە. بەرەولای چاپ کەوتەڕێ، چونکە ئەم ساڵ زۆر بەفر نەباری بوو، باسانی دەڕۆژ بە ڕێگادا. لەگەڵەوەشدا لە هەندێک جێگا هەتا هەژمێن لە بەفردا دەرچەقی بوو، جزمەکانی پڕبوو لە بەفەر. با قاچ و قامچێکی دەستی شوێن پێی دەکردەوە، بەڵام هەرچی دێکە ڕێگەکەی بۆ نەدەدۆزرایەوە. کە گەڕایەوە گەورەکەی لی پرسی چی بوو بۆت نەدۆزرایەوە؟ ئەو ناوە ڕێگەی لێ نییە، با تەماشایەکی ڕژ بکەم. لا پیشمانەوە هەندێک تارمای دیارە، بڕۆ بزانە چییە. خزمەتکارەکە بەرەو تارماییەکە چوو. تارمایەکانی کێڵگە ڕووتەڵەی دەخلی زستانە بوون، ڕەشە باخاک و خۆلی هێنابوو بەسەر بەفرەکەدا و تووخی کردبوونەوە. پاشکەمێک گەڕان هاتەوە بۆ لای گالیسکەکە، سەرچاوە بەفردا پۆشراوەکی سڕی، جزمەکانی تەکاند و بە شوێک فەرمان کادوتی دەبێت بەرەو لای ڕاست بڕۆین. ئاڕاستی بالای چەپمانەوە بوو، بەڵام ئێستای تر پێچەوانەوەیە. گالیسکەکە وەرچەرخێنە بۆ لای ڕاست. ئاغا فەرمانی خزمەتکارەکەی جێبەجێ کرد و ڕوویکردە لای ڕاست. ماوەیەک بەم شێوەی ڕۆشتن، بەڵام هیچ ناشانەیەکی ڕێگەیان بەرچاو نەکەوت. ڕەشەباکەنەی دەخست، بە فربارینیش پێداگری دەکرد. خزمەتکارەکە وەک ئەم دیاردەیی پێخۆش بێت، گەورم وا بزانم زۆر خراپ ڕێگەکەمان بەزر کردووە. پاشان دەستی بۆ ڕێگی پەتاتە ڕاکێشا، وەک تارمایی ورد و لە ژێر بەفرەکەەوە دەرکەوت بوون. پرسی ئەمانەیە دیچین. ڤاسیلی ئەسپەکە شوکەت و ماندوو ڕاگرت، ئارەق بە هەموو گیانیدا داهاتە خوارەوە.
خزمەتکار ئێرە چۆڵگەکانی گوندی زەهارۆڤایە سیرکە کەوتوینەتە کوێوە دیسان ڕێگەمان هەڵە کردووە درۆ دەکەیت بە خودا ڕاز دەکەم من درۆ ناکەم بێگومان گالیسکەکە لە تەپۆڵکەکانەوە دەردەچێت ئێرە چۆڵگەیەکی بەناوبانکی پەتاتەیە ئەو گەڵایەنەش ئەمە دەردەخەن ئای خوایە چەند دوور کەوتوینەتەوە باش ئێستا چ بکەین جگە لە ڕازڕۆیشتن چارەیەکی دیکەمان نییە یان دەگەینە زەهارۆڤە یان ماڵی خاوەن چۆڵگەکە ئاغا بە قسەی خزمەتکارەکەی کرد و ئەسپەکەی غاردا بەم جۆرە زۆر ڕۆیشتن هەندێک جار بە گالیسکەکە بەسەر دەغڵوداندا تێدەپەڕی لەم ناوچەدا جاروبار پوش و پەڵەش دەبینرا لا بەفرەکەەوە سەریان دەرهێنا بوو هەندێک جاریش لە شوێنی نەرمی بەفر سەرگرتووەوە تێدەپەڕین بەفر هەم لەسەرەوە دەباری و هەم لەگەڵ بایەکەدا لە ژێرەوەش هێرشی دەهێنا شۆڕاست پێهێندە هیلاک بوو لە عرەقدا تووکی سەرپشتی لول ببوو ئەو تووکە تاڕانەش لە باوەشی بێبەزەی هەوا ساردەکەدا زوقمی گرتە بوو ئەسپی ماندوو ئیتروازی لە خاردانیش هێنا بوو لاپڕێک بە جۆرێک پێی هەڵخزا کە بکەوێتە ناو چاڵێکەوە ڤاسیلی ویستی ئەسپەکە ڕابگرێت بەڵام نیکیتا ڕێگەی پێنەدا چی دەکەیت وەز لە ئاژەڵەکە بهێنا با خۆی ڕزگار بکات ئەگونا بە هیچ جۆرێک لێرە دەرناچیت پاشان لە گالیسکەکە دابەزی هەرچوونێک بوو خۆی هاویشتە ناو چاڵێکەوە بەدەنگێکی پرسۆز و شیرین دەیڕۆ لەگیان تۆزێک هیمەت بکە لە بەرمن دەی شۆڕە ئەسەب بە یارمەتی نیکیتا ئاژەڵەکە توانی خۆی دەرباز بکات دواتر زانیان کە کەوتونەتە ناو غەندەقێکی هەڵکەندراوەوە ڤاسیلی پرسی دڵ لە دڵمەدا ئێستا تێدەگەیت لەکوێین گەورم بەرەو پێشەوە بەڕێکەون بە دڵنیاییەوە دەگەینە جێگەیەک ڤاسیلی شارەتی بۆ تارماییە کرد کە زۆر لە دوورەوە لە شێوەی مۆڵێکی بەستوودا دەبێنرا ئەوە دارستانی گۆریاچی کینۆ نەبێت با بڕۆین کە نزیک بوونەوە دەبینین خزمەتگار هەستی بە گەڵای وشک و زەردی دەکرد بایەکە دەهێنا بۆیە تێگەیشت کە تارماییەکە نەکدارستان بەڵکو و گوندێکە بەڵام لەبەر هەر هۆیەک بێت نەیویست بە گەورەکەی بڵێت بەڕاستی دوای تۆزێک نزیک بوونەوە تەخمینەکەی نیکیتا ڕاست دەرچوو ئەمانەش لەوانەیە درەختە چێنراوەکانی دەوروبەری خەندەقێکی چواردەوری گوندەکە بن ئەسپە ژیرەکە لا درەختەکان نزیک بووە پێیەکی نا بە مۆڵێکدا و پاشان بەلای چەپدا لایدایەوە خزمەتکار بە دڵخۆشیەوە وتی بەڵێ ئەوە کەوتینە سەرڕێ نازانین کوێیە بەڵام گرنگەوەیە گەیشتینە شوێنێک ئاژەڵەکە بێوەی ئەملاولا بکات و ڕازبەرەو پێشەوە ڕێگەی تێی کرد پاشکەمێک گەیشتە لای دیواری ئەمبارێک کە سەقفەکەی با بەفردا پۆشرا بوو دەور و پشتی با پەرژینێکی ڕووکپەیەکە گیرا بوو ئێستا لا بەردەمیاندا دوو خانوو دەبێنرێت بێگومان ڕەشەبا بوو شای نێوان دوو خانووەکەی بە باشی تێنی بوو بە بەفر ئەو بەربەستەشیان بەڕێ و چوونە کۆڵانەکەوە لە حەوشەی ماڵێکیاندا کۆمەڵێک جلوبەرگ کە لە دوو کرازێکێک سروەیەکێکی سپی و پانتۆڵێک و تەنورەیەک پێک هاتبوو بە تەنافێکەوە لە سەرما زوقمێن گرتە بوو لەبەر بەهێزی بایەکە پەلەقاژیان بوو بە تایبەت جوڵەی قۆڵی کراسە سپێکە شایانی تەماشاکردن بوو نیکیتا ئەوە ئەمانەی هەڵواسیوە یان ژنێکی تەماڵەی یان نەخۆشە تۆ تەماشاکە غیرەتی دەرباسکردنی جلە شۆراوەکانی جۆژنی نەکردووە نزیک بوونەوە لە لادیەکە ڕەشباکە بەردەوام لە ڕەوتی خۆی بوو ناوچە بە بەفرتە پۆڵکی بچووکی دروست کرده بوو بەڵام کە چوونە ناو گوندەکەوە هێزی بایەکە و سەرماکە تۆزێک ئەهوان ببووەوە سەگەکان دەوەڕین ژنەی کلێتەیەکی پیاوانی لەسەر کرده بوو لە دەرگاکە نزیک بووە و تاسی ئەوەی دەکرد بزانێت ئەم ڕێبوارانەکێن لەلایەکی دیکەوە دانگی کچە گەنجەکان دەبیسران بەڵێ کەیف و خۆشی و گەرموگوڕیەم ژیانە هێزی سەرما سۆڵە و گەردەلولی کەم کردبەوە ڤاسیلی ئێرە گرشکینۆیە نیکیتا لە وەڵام داوتی بەڵێ وایە لە ڕاستیدا گوندی گرشکینۆ بوو کە هاتوون دەبێت چەندە بەلای چەپ دوورکەوت بێتنەوە پاش بەڕێنی 8 کیلۆمەتر لە بریەوەی بگەنە گوندی گەوریاچی کینۆ ئێستا لە گرشی کینۆ گرساونەتەوە کە 5 کیلۆمەتر لێەوە دوور بوو لە ناو گوندەکەدا لوتیان تەقی بە لوتی پیاوێکی باڵا بەرزەوە لە شەقامەکەندا موشەی دەکرد کە براس بەکی وەستان هاواری کردوتی ئێوە کوێن کە ڤاسیلی ناسیەوە خۆی بە گالیسکەکەدا هەڵوەسی و لە لای ئاغاوە دانیشت ئەم پیاوە ناوی ئیسای بوو لە ئاسب دزیندا ناوبانگی پێدا کردبوو ڤاسیلی ئەوی باش دەناسی ئیسای دەمی کردەوە بۆ نیمەی بەو ناوەدا بڵاو کردەوە لێ پرسی فازیلی کام گەردەلول ئێوەی بۆ ئێرە هێنا بۆ گۆریاچی کینۆ دەچوین بەڵام لەبەر بەهێزی تۆفانەکە ڕێگەمان هەڵە کرد ئۆ زۆر لاتان داوە دەبوایە لە مالاکۆڤاوە لاتان بدایە بەڵێ وایە بەڵام لە ڕێگەی هەڵەوە ڕۆیشتن ئەمەی وت و گالیسکەکەی ڕاگرت ئیسەی لە نوکی پێیەوە تاتەوقی سەری لاس بەکەوردبەوە
کلکە شۆربۆکەی گوشی وتی ئەسپێکی نایە بە و لی پرسی شەو لێرە دەمێننەوە؟ نەخێر دۆستەکەم، دەبێت بڕۆین. ڕێبوار لە ڕێگەی خۆی تێگەیشتم ئەگەر وای هیچ شتێک نەماوە بۆتن. ئەوە کێیە؟ چی؟ نیکیتایە؟ ڤاسیلی وڵامی دایەوە جگە لە ئەو دەبێت کێ بێت. بۆی جارێکی تر ڕێگە هەڵە نەکەین لە کاملاوە بڕۆین. بابۆنی چیەوە؟ بۆچی ون دەبن؟ مەترسن، ئێستا لێرەوە بگەڕێنەوە بە درێژایی شەقامەکە ڕێک بڕۆن کە لە گوندەکە دەرچوون بەلای ڕاست و لە چەپدا لامەدەن. ڕاست بڕۆن تا دەگەنە ڕێگە سەرۆکیەکە، دواتر بەلای ڕاستدا لادەن. باشە، بەڵام لەکوێوە بگەڕێنەوە بۆ سەر ڕێگە سەرۆکیەکە؟ کە دەرچوون لە گوندەکە دەوانێکی چڕتێتە ڕێگەتان لە بەردەمەوشدا داربەڕوویەکی گەورەی لێیە ڕێک لەوێەوە. ئاغا عەربانەکی وەرچەرخاندوو بەرەو دەرەوەی گوندەکە بەڕێکەوت. ئێستای لە دوایەنەوە هاواری کرد خۆزگە شەو لێرە دەمانەوە، هەوا زۆر ساردا. ڤاسیلی گوێی نەدا بە قسەکانی کابرا و ئەسپەکەی غاردا. 5 کیلۆمەتر ڕێگا لە بەردەمیاندا مابوو تاکو بگەنە جێ. لەگەڵ ئەمەشدا 2 کیلۆمەتری دەکەوێتە ناو دارستانەکەوە. بەفەربارین تۆزێک کەمی کرد، ڕەشەبا بەهێزەکەشی تا ڕادەیەک خستە بوو. لەبەرەوە ڕێبواری بەکارێکیاندا گران نەدەبینرا. ئێستا تەواوی پێچوانی ئەو ڕێگەی لێوی هاتبوون دەڕۆیشتن کە بە شەقامە بە بەفردا پۆشراوەکان جێگەجێکە پێین سپیایی بەفرە بێگەردەکەی چڵکەن کردەبوو. دیان بەلای ماڵەکەدا کەجلەکان بە تەنافەکە واڵوەسرا بوو. ئێستایەدی کراسە سپیەکە تەنها قۆڵێکی باڵوەسراوی مابوو. لا چنارەکان گڤە و گرمەی خەمناکیان لێوە دەهات. تێپەڕین خۆیان لە ناوچەڵگیەکدا بینیەوە. گەردۆلون نەکار ئارام نەبوو، بەڵکو تا دەهات بەهێزتر دەبوو. جادە و شقامەکان کفنی سپی بەفرینیان بۆشی بوو. هەڵکردنی با لە ڕاستی بەرامبەرە و بینی نیشانەکانیان بەروەبەری ڕێگاکیان قورستر کردبوو. ڤاسیلی بەوەی نیشانەکانی ون نەکات بەوردی تەماشای دەکرد و خۆی بۆ لاردەکردەوە. بەڵام سەرنجام بۆی دەرکەوت جگەلەوەی تەخمینی ڕێگاکە بۆ ئەسپەکە دابنێت چارێکی دیکەی نییە. سوپاس بخوا ئەسپەکە ئاژەڵێکی متمانە پێکرا بوو. گالسکەکە لە بەربەهێزی ڕەشەبا و ئەو بەفرێکە لەگەڵ خۆی دەهێنا جارێک بەلای ڕاست و جارێک بەلای چەپدا پێشڕەوی دەکرد. ئەو کات هەندێک جار نیشانەکانیش دەبینرا. بەو جۆرە دەخولەت پێشڕەویان کرد. تەرماییەکیان چاوپێکەوت لە ناو تۆفانەکەدا دەجوڵایەوە. ئەویش گالسکەیەکی تر بوو لەگەڵ ئەمان بە هەمان ئاڕاستە دەڕۆشت. هەمووی بە بەفردا پۆشرا بوو. ئەسپی بەغیرەت وازە بۆی بیانگرێتەوە قاچی دەیدایە لە عەربانەکە. ئەوانەی ناو عەربانەکە هاوەریان کرد. هێی بکەوەرە پێشەوە. ڤاسیلی عەربانەکەی خستە کەنارەوە و پێشیان کەوت. لە گالسکەکەی تردا سێپیا و ئافرەتێک هەبوو وا دیار بوو لە هەنگی جەژنەوە بۆ ماڵەوە دەگەڕانەوە. یەکێکیان کە هەرکی لێخوڕینی هەبوو با قامچەکەی دەستی لە قەدارێکی باریکی وشک بوو. دیکەشا بەسەر پشتە بەفرگورتوەکەی سپەکەدا. دوو پیاوەکەی دیکەش دەستیان بادەدا و هاوەریان دەکرد. ژنەکەش لە سوچێکی عەربانەکەدا لە سەرما هێندەی نەمابوو ڕق ببێتەوە. تونخۆی خزان بۆ نێو پاڵتۆکەیەوە و جوڵەی لێوە نەداهات و کزۆڵەی کردبوو. ئاغا ئێوە خەڵکی کوێن؟ لەبەر لورە لوری ڕەشەبەکە جواندەنگ یەکتریان نەدەبیست. ڕووباری گاف کوێ؟ یەکێکیان بە هەموو هێزی خۆی هاواری کرد، بەڵام هیچی لێ حاڵی نەبوو. یەکێکی تریان یەڵڵا بەخێرا با بڕۆین باجێمان نەهێڵن. ئەمەی وت وەسپی هێژاری دایە بەرقامچی کە عەربانەکان کەوتنەتە نیژدیەکەوە. هێندەی نەما بوو ئەسپەکان لێک ئاڵێن، بەڵام ڤاسیلەوەی خۆی هێنایە کەنار و سەرنجام لە دێکان لە دووەمانەوە. ئەسپەی سەرچاپاتوکنی کورتی سکزل بۆ ڕزگاربوون لە خامچیەکانی سەرپشتی هەموو هێزی خستە کار و غاری دەدا. ئەژنۆ کورتەکانی دەچۆقاندە نێو چینە بەفرینەکانەوە و هێشتا هەر پێش ڕووی دەکرد. نیکیتا لە ئاستی شانەوە چاوێکی لە ئەسپەکە کرد. لەچی خوارەوەی ئەسپەی دامە وەک دەمی ماسی دەرپۆقی بوو دەرەوانەیە. کونەلووتەکانی فراوان و لا ترسان گوێچکەکانی شۆڕ ببوونەوە. خزمەتکار مەی چی دەکات لە مرۆڤ؟ خوێڕی هیچ و پوچانە خەریکە ئەسپەکە ئاکوژن. دەنگ و هەرەی سەرنشینەکانی ناو گالیسکەکە زۆری نەخایاند کردبووەوە. لادێیەکان بە تەواوی لە چاوەن بوون. ئیدی بێت گوێ لە جێڕەی چرخەی گالیسکەکە و فیکەفێکی بەیەکە هیچی تریان گوێ لێ نەبوو. چاوپێکەوتنی لادێیەکان ڤاسیلی دڵخۆش کرد. زیاتر متمانی بەخۆی پەیدا کرد. هێندێکگوی بە نیشانی سەرڕێگاکە نەدەدا. دابوویە دەست ئەسپەکە و ئینجا ئەسپەکەی تاو دەدا. نیکیتاش کە هیچ نەبوو ئەنجامی بدات بۆ دەرکردنی هیلاکی ڕێگاکە نووست. لە ناکاو عەربانەکە وەستا هێندەی نەما بوو خزمەتکار لە سەردەم بکێشێت بە زەویدا. ئاغا دیسان لە ڕێگەی دروستەوە ناڕۆین؟ چۆن؟ نیشانەکان نابینرێن، وابزانم ڕێگامان ون کردووە. خزمەتکار ئەگەر ونمان کردوێت دەبێت بیدۆزینەوە. ئەمەی وت و دابەزی خوارەوە. دوورکەوتەوە لە چاون دەبوو دووبارە دەبینرایەوە. لا کۆتایی دەگەڕایەوە
سواری عربانەکە بوتی لێرە ڕێگاوە شتی وای لێ نابنرێت لەوانەیە لە پێشمانەوە بێت. دنیا بەرەو تاریک بوون دەچوو، تۆڕەی ڕەوتی خۆی تێک نەدەدا. ڤاسیلی خۆزگە دووبارە دەنگی لادیەکانمان بیستایەتەوە. خزمەتکار بە گوێرەی ئەوەی ئەوانمان نەبینیەوە کەواتە زۆر دوورکەوتوینەتەوە، لەوانە شەمە ڕێگا دروستەکە بێت و ئەوانونیان کرد بێت. ڤاسیلی باشە، ئێستا بەرەو کۆ بڕۆین. باشترین چاراوەیە ئەسپەکە سەرپشێ بکەین، تەنیا و دەتوانێت لەم نەهامەتی ڕزگارمان بکات. ڕشوەکان بدە بە من. ڤاسیلی سەرۆڕای دەستکێشە ئەستوورەکانی دەستی هێشتا هەر دەستی تەزی بوو. بە کەیفخۆشیەوە جڵەوەکەی دایە نیکیتا جڵەوەکەی لێگرت. لەبەرەوەی هەموو ڕۆژێک لەگەڵ خۆیدا بوو متمانی بە هەسپەکە دەکرد. بۆ دۆزینەوەی ڕێگا خۆیتی هەڵ نەدەقورتان. لا ڕاستیدا ژیرە هەسب هەندێک جار گوێچکەی و بڕێجار ئەوی دی هەڵدەبری و گالسکەکەی ڕادێکێشا. خزمەتکار زمانی هەبووایە قسەی دەکرد. بڕۆ قارەمان، بڕۆ گیانەکەم، چۆنت پێ خۆشە؟ ئاوا بڕۆ. چونکە ئێستا پشتیان لە بەیەکە بوو، سەرمایە نییە، دنیا تۆزێک فێنک بووە. نیکێتا بەڕووخۆشی وەسفی ئەسپەکەی کرد، چەند ئاژەڵێکی ژیرە. ئەسپەکەی قرخزا چکۆل بەهێسترا، بەڵام گێل و حەپۆلە. تۆ تەماشای گوێچکەی بادانەکەی بکە، پێویستی بە ئەنتێنانە. سوێندە خۆم لا دووری 2 کیلۆمەترەوە خشەپەیەک بێت یەکسەر هەستی پێدەکات. هێشتا نیو کاتژمێر تێنەپەڕی بوو، تارماییەک ڕوون نەبوو. گوندبێدیان دارستان دەرکەوت. نیشانەکانی لای ڕاستی جادەکەیان بینی کەوتبوو نەسەڕێ. ڤاسیلی دووبارە هاتوونەتەوە بۆ گرشینکۆ. بێگومان لە لای چەپەوە هەمان ئەمباری بە فرگرتوو دەبێنرا. دووبارە دەیان بەلای ماڵەکەدا کاجلەکان بە تەنافەکەوە زوقمیان گرتبوو. هەر کاکەوتنە نێو کۆڵانە پێی ناویە تەسکەکانەوە هەواکە خستی و گەرمتر بوو. دیسانەوە دەنگەدەنگ و گۆرانی و وەڕینی سەگیان گوێ لێ بوو، چونکە دنیا بە تەواوی تاریکی کردبوو، چرای ماڵەکان دەگەڕان. ڤاسیلی گالیسکەکەی لە بەردەم ماڵێکی لە خش دروستکراودا ڕاوەستاند. خزمەتکار بە قامچێکی دەستی بە هێواشوی 1-2 جاردەی لە پەنجەرەی ڕووناکە بە فرگرتووەکە. یەکێک لە ژوورەوە پرسی کێیاوە؟ خزمەتکار برینۆڤایەکانی گوندی گریستین، بارگ نەبێت برا. پاشەوەی کابرای لای پەنجەرەکە چووە ژوورەوە، دەرگای ژوورەوە بە زەحمەت کرایەوە. کێلوونی دەرگای دارەوەی ڕاکێشرا، پیرەمێردێکی ڕیسپی کراسێکی سپی و پاڵتوێکی کورتی لەسەرەوە لەبەردا بوو. دەرگاکەی لە دژی پاڵنانی بەیەکە گرتە بوو. لەگەڵ کوڕێکی گەنجی کراسووری جزمە لە پێدا لە پشت دەرگاکەوە دەرکەوتن. پیرەمێرد ئای ئەوە تۆی ڤاسیلی ئاندریچ؟ ئاغا بەڵێ خۆمم، ڕێگاکەمان هەڵە کردووە، لە برەوەی بۆ گۆریاچی کینۆ بڕۆین هاتوین بۆ لایەوە. سەرڕای ئەوەی 2 جار هاتین و چوین دیسانەوە ڕێگاکەمان کەوتەوە ئێرە. پیرەمێرد ئای بەڕاستی شتێکی سەیرە، لای کردەوە بەلای گەنجەکەی تەنوشتیدا. پیتروشکە ڕاکە دەریای گالیسکەکان بکەرەوە. گەنجەکەوتی هەر ئێستا دەیکەمەوە. تێتەقاند ڤاسیلی بەڵام برالە شەو لێرە نامێنینەوە. پیرەمێرد بەم شەو بۆ کوێ دەڕۆن؟ لێرە بمێننەوە. دەمیست بمێنمەوە، بەڵام دەبێت بڕۆم کارم زۆرە. هیچ نەبێت تۆزێک خۆتان گەرمکەنەوە، چای گەرم و تازە ئامادەیە. بۆ خۆ گەرمکردنەوە قسەیەکمان نییە، شتێکی باشە. هەور و هەڵا زیاد نابێت، مانگە شەویش دەردەکەوێت ڕوونتر دەبێتەوە. ڕووی کردە خزمەتکار تۆ دەڵێ چی نیکیتا؟ با بچین هەندێک خۆمان گەرمکەینەوە. زۆر باشە گەورم. نیکیتا کە دەست و قاچی لەسەر ماتەزی بوو، خواخوای شوێنێکی گەرمی بوو تۆزەی خۆی تێدا گەرم کاتەوە. ڤاسیلی و پیرەمێردەکە چوونە ژوورەوە. نیکیتا عربانەکەی هێنایە ژوورەوە. ناو کەیانەکە لێرە و لەبێ باپەین و پاشە ڕۆدا پۆشرا بوو. مریشک و کەڵوشێرەنیشتوەکانی ناو ڕەفەکان لە بەرەوەی سرەحەتیان لێ تێکچوو، دەستیان کرد بە گارەگار و قوقاندن. مارەکان هەر یەکە و بەلایەکدا هەڵهاتن. سەگەکانیش لە تووڕەیەوەی کەسی ویەکانە هاتووە ژوورەوە، بەو پەڕیچینەوە دەستیان بەوەڕین کرد. نیکیتا بە هەرێکێک لە ئاژەڵەکان وشەیەکی هێمن کەرەوەی بد. لە بەرەوەی پشووی لە مریشکەکان تێکدا بوو، داوای لێبوردنی کرد. زەرزەنشتی مارەکانی کرد لەسەرەوەی لە خۆڕا ترساون. کاسپەکەی بەستەوە، ئەوەی بۆ سەگەکان ڕوون کردەوە کام پیا و خراپ نییە. ئەوانیش بەبێ خۆخۆیان هیلاک دەکەن. کارەکانی تەواو کردو، بەفری سەر و چاوی تەکاند. جێبەجێ بوو، ئیسراحەتی خۆتان وەربگرن. ئەمەی بوو و ڕووی دەمی کردە سەگەکان. کوڕە تۆش فێرەوەڕین بوویت؟ بیبڕەوەی تر لە خۆڕا قورگی خۆت بدڕێنە. لاوەکە عربانەکەی بە ڕۆژوورەوە ڕادەکێشە. ئەمانە سێولیاکی ئەم ماڵن، کەرامەتیان هەیە. ئەولیای چی؟ مەبەستت چییە؟ لا پەرتووکی پۆلیسیان دانووسراوە دەستبێتە ماڵەوە یەکسەر سەگەکە دەست دەکات بەوەڕین. ئەمە ژواتە بەخەبەر بێ چاوت بکەرەوە. کە لە شێر بەیانیان دەخوێنێت ئەمە یعنی لە خەوەستە. پشیلە بە چونگە خەنجیلانەکانی سەرچای پاک بکاتەوە. ئەمە ژمانەی میوانێکی بەڕێز دێت خۆت بۆ پێشوازی ئامادە بکەی هەیە.
کوڕە گەنجەکە کامانی دەوت زەردەخەنێک دەکرد لەبەرەوەی خوێندەوار بوو تەنها کتێبێکی شیە بوو پۆلسێن بوو لەبەری کردبوو وەکو ئێستا کە تۆزێکی دەخواردەوە خوێندنەوەی پارچێکی گونجاو لەگەڵ بارودۆخەکەدا خۆشحاڵی دەکرد نیکیتا پێشڕاستی قسەکەی دەکردەوە بەڵێ ڕاستە مامەگیان زۆر سەرمات بووە با بڕۆینە ژوورەوە ئەو ناوەیان بەجێهێشت و چوونە ژوورەوە ئەم ماڵەی کە ئاغا و خزمەتکار ڕێیان تێکەوتە بوو یەکێک بوو لە خێزانە دەوڵەمەندەکانی گوند ئەمانە بێجگە لە زەویەک بەشی بژێوی 5 خێزانی دەکرد زەویەکانی دەوروبەریشان بەکرێ دەگرت و دەیانجاندن لە هەمان کاتدا بە ژمارەیەکی زۆرە سەب مانگا مەڕ و بزن ئاژەڵداریشیان دەکرد ئەمانە خێزانێکی 23 کەسی پەردەوازە نەبوو بوون بەدەر لە دایک و باوکیان چوارنەوەی خێزاندار ئەو ژمارە زۆر و قەرەباڵخیا یەکێتی خێزانەکەی نەشێواند هەروەش مڵک و سامانەکەیان پارچە پارچە نەبووبوون بەڵام وەک هەموو جێگایەک لێکتێنەگەشتنی نێوان ژنەکان زەنگی ئاگاداری بوو بۆ لێکجابوونەوەی بەم زوانە یەکێک لە کوڕەکان سەرباز بوو دوانیان لە شاری مۆسکۆ ئیشی ئەو گێڕیان دەکرد ئەوی تریان کە لە گوند مابووەوە بەکارەکانی لە دێوە خەریک بوو کاغا و خزمەتکارەکەی لەوێ بوون لە بەرهاتنی جەژنی گاورماڵەکە قەرباڵغ ببوو لەبەر منداڵەکانی خۆیان و دراوسەکانیان جمەی دەهات دیوارە خشتەکانی ماڵەکە بە تاپلۆی جۆر بە جۆر ڕازێنرابەوە گڵۆپی و دارەکی سەرسێپەی سوچەکە ڕووناکێکی پڕشادی بەخش دەکرد مێزەکان بە میوە چەڕەس و خواردنەوە دەوڵەمەند کرابوون ڤاسیلی هاتە ژوورە گەرم و کوڕەکەوە پاڵتۆ خوڕێ ڕەشەکەی داکەند و دای بەسەر سوچێکی مێزەکەدا مووی سمێڵە بەستۆکەی کە گەرماییان بینی کرانەوە ئاغا بە وردیچایەکی لە تێکرای ژوورەکە و ئەو کەسانەشی لەوێ بوون کرد لا دەوری مێزەکە بێجگە لە ئاغا پیرەمێردێکی ڕۆژسپی سەرڕۆچاوی کراسپی کوڕە گەورەکەی بە جلوبەرگی ئاڵوواڵاوە کە بۆ جەژن لە مۆسکۆوە هاتبوو وە کوڕەکەی تریشی کە لە لادێ بوو لەگەڵ لادەیەکی سووری لاوازی تردا دەبێنران هەموو شتانەی پێشکەش کرابوون خوران و خورابوونەوە اینجا نۆریچەی سەر سەماوەرەکە داهات لە تاو ئاگرەکە قوڵپە قوڵپی بوو منداڵەکان لە بەرهیلاکی و گەرمی ماڵەکە هەرێکە بەلایەکدا لاڵ و پاڵی کەوتە بوون یەکێک لە ژنەکان بەلای بێشکەی کۆرپەکەوە وەنەوزی دەدا دایکی خێزانەکەش کە نیشانەکانی پیری بە هەموو جۆرێک لە ڕوخساریدا دەرکەوتو بوون هەر هەڵپەی دەکرد و دەهات و دەچوو تاکەم و کوڕی لا میمانداریەکەدا نەبێت خزمەتکار خۆی کرد بە ژووردا خواتون خواردنەوەی دەدا بە فاسیلی وتی لاکەم و کوڕیمان ببورن جەژنێکی پڕبەرەکەتمان بۆ بخوازن نیکیتەی ماندوو لە تاو سەرما و هیلاکی ڕێگا کە بیری لە وزەی گەرمیمەی کردەوە و پێشتریش زیانێکی گەوری لێکردبوو لە پڕحەزی لێکرد هەر کە بیری کەوتەوە سوێندی خواردووە دەموچاویدا بە یەکدا و کڵاوەکەی سەری و پاڵتۆکی سەرشانی داکەند و تاکاندی و بە بزمانی قەت دیوارەکەدا هەڵی وەسێن پاش سڵاوکردن و جەژنە پیرۆزە لێکردن کوڕە گەورەی ماڵەکە تەماشای ڕۆژسمێڵی زوقم گرتووی نیکیتای کرد وتی ماما لەسەر ماڕق بوویت نیکیتا بۆ دانیشتن لەو شوێنەی نیشانیاندا لە مێزەکە نزیک بووە تۆزێکی مابووەمەی بۆی دانرابوو بینێت بەسەریەوە بەڵام لاپڕێکدا وەستا سێرێکی گەورەکەی کرد و پەیمانەکەی هاتەوە یاد لەبەر خواردنەوەی وازی لە ماڵ و منداڵ هێنابوو لە برەوەی پێداویستیەکانیەوەندا بین بکات هەموو داهاتەکەی دەدا بەمەی بۆ مەیکڕین هەرچی کەرەستەیەتی تا دەگادە جسمەکانیشی فرۆشتە بووی هەمومانی وەک خەیاڵێک هاتە بەرچاو شێرمی لە خۆی کرد زۆر سوپاس ناخۆمەوە ئەمەی وت و چوە گۆشەیەکی لای پەنجەرەکەوە کوڕە گەورەی ماڵ بۆچی ناخۆیتەوە نیکێتا بە بێ شەرمانە ناخۆمەوە و تەواو هەرەوەندا پاشان کەوتە سەری نیسمێڵ و ڕیشی بەفر گرتووی فاسیلی جۆرەکێکێکی هەڵگرت و کەرماندی بەدەم خواردنەوە دەستی بە قسە کرد بۆ ئەو بێسوودا نەخواتەوە باشترە لە بارانبەرەمەدا خاتوونی ماڵەکە کەواتە چا دەخۆنەوە دیارە زۆر سەرمات بۆ برالا پاشان ڕووی کردە بووکەکانی وتی ژنەکان هێشتا سەماوەرکە ئامادە نییە یەکێک لە بووکەکان بە دەستگرێک تاک و دەستی نەسووتێت سەماوەرەکی هەڵگرت و خستێ سەر مێزەکەوتی فەرمون ئامادەیە ڤاسیلی ئەو کات هەرچێک بەسەریان هاتبوو گەڕایەوە بەڵام هێشتا سەری لەوە دەرنەدەکرد چۆن ڕێگاکەیان هەڵە کردبوو خاوەن ماڵ لا ڕاستیدا ڕێگەی مالاکۆڤە ئاسانە منداڵێکیش باسانی دەدۆزێتیەوە بەڵام دەبێ بزانی لەکوێوە دەگەڕێتەوە سەر ڕێگا سەرچەکە دەبوایە هەر کە دەوەنەکانتان بینی بگەڕێنەوە پیرە خاتون لە ئێستا بەدواوە باژنێ بکەونە ڕێ شەو لێرە بمێنەوە با کەیبانوەکان خێراجێگەکانتان بۆ ڕابخەن خاوەن ماڵ بەیانی زوو دەربچن بە ڕۆژ باشترە ڕێگاکە دەدەبەزنەوە ئەندێشەی کڕینی زەویەکان لەلایەن کەسانی ترەوە پێشخۆی ڤاسیلی هەندەدا بە دڵنیاییەوە دەبێ بڕۆین کارەکەمان زۆر گرنگە مرۆڤ هەندێک جار ئەوەی لە کاتژمێرێکدا دەستی دەکەوێت لەوانەیە لە ساڵێکدا بەدەستی نەهێنێت چاوێکی لانیکی تا کرد ئێنیکیتا ڕێبۆر لە ڕێگی خۆیدا دەڕۆین وانیە خزمەتکار لەبەروی هێشتا بە خۆگەرمکردنەوە سەرقەڵ بوو بێگا بوو لە قسەکانی
سەرنجام بە شێوەیەکی خۆنەویستانە وەڵامی دایەوە. ئەترسم دیسان ڕێگاکەمان لێ تێکچێت. مێشک و بیری بە پێویستی نیکێتیا لای مەیەکە بوو. ئەوەی هەمووەمان دێشانی دەبووکانەوە تەنیا کوپێک چێی گەرم بوو، بەڵام هێشتا پێیان نەدابوو. ئاغا بۆەوەی خزمەتکارەکەی هەڵبدات بۆ ڕۆشتن، گیانەکەم کارەکە گەیشتۆتە خاڵی کۆتایی. هەرەوەندە بگەینە دەوەنەکان لا دەدەین، خۆ دوایەوەی تردارستانە هەرکە لاماندایەوە چیتر ئەگەریون بۆمان نامێنێتەوە. خزمەتکار قومێکی لە شەیەکی داوتی خۆتان دەزانن قوربان گەردەڵی بڕۆین دەڕۆین دوای چا خواردنەوە خێرا هەڵدەسین. نیکیتا بێوەی وشەیەک بڵێ سەری بۆ لەقاند بۆی زوو سرد بێتەوە. چاکەی کردە ژێر پیاڵەکە و پەنجێڵا و ساوە سڕەکانیشی لەبەر هەڵمی چاکە گەرم کردەوە. پاشان کڵۆیەک شەکری خستە دەمی و سەری لە بەرامبەر خاوەن ماڵدا دانەواند. دەستان خۆش بێت. ئەمەی وت و چاکەی هەڵقوڕان. ڤاسیلی هەرچەندە ئەرکیشە بۆ ئێوە دەکرێت دیجێکتان تاو خاڵی لادانەوەمان بەرێت. کوڕە گەورەی ماڵ لە بەرامبەر داواکاریەکەیدا بارەز و مەندیەوە چارکە قوربان پێتروشکا هەر ئێستا گالسکەکە لێ دەخورێت تا ئەوێ دەوتان بات. ڤاسیلی زۆر قەرزارباری ئێوە دەبین، دەیخوێن گەرم گالسکەکە ببسوێنە. هەروەها بۆ میوانداریەکەتان گەلێک سوپاستان دەکەم. خاتوونی ماڵەکە بە زمانێکی شیرین وەڵامی دایەوە نابەڕێز هیچ وەمان نەکردووە سوپاسمان بکەیت. لای کردەوە بەلای پێتروشکادا. دی کوڕم بڕۆ گالسکەکە ئامادە بکە. لا خوێن گەرمەکە بڕوێکی گەشەوە هەستایە سەر پێ. باشە هەر ئێستا ئامادە دەبین. ئەمەی وت و کڵاوەکەی بە بزمارەکە و بولی کردەوە و چووە دەرەوە. ئەو کاتاتنەوە سەرباسی بابەتێکی پێشوو کە بەهاتنی ڤاسیلی و نۆکەرەکەی لە نیوەیدا دابڕابوو. پیرەمێرد باسیەوەی دەکرد سێم کوڕێکە لە مۆسکۆیە بە بۆنی جەژنی گەورەوە بێچوە لە دەستە سڕێک بۆ ژنەکەی دیاری بۆ کەسی تر نەناردەبوو. لای دراوسێکیان سکاڵای لە دەستی کوڕەکەی دەکرد. گەنجم زەمانە ڕێزگرتنیان برچۆتەوە کە دوور دەکەونەوە لە دەست دەردەچن. لە هەمان کاتدا باوکی معنەوی منداڵەکان دراوسێ لە دەست دەرچوونی چی بۆ لە ناو ماڵەکاندا ڕێک و پێکی ماوە خۆیان زۆر بە ژیر دادەنێن. بە سەراتەکەی دیمۆچیکینت نەبیستووە ئەوەندەی لە باوکیدا بوو خۆڵی شکاندەبوو. من ئیدی لەم جۆرە گەنجانە تێناگەم. خزمەتکار تەماشای ڕوخساری پیاوەکانی دەکرد و گوێی بە وتەکانیان نەخستە بوو. دەیویست شتێک بڵێت بەڵام هێندە سەرقاڵ و چایەکی بوو تەنیا سەرلەقەیەکی پێدەکرا بۆ پشڕاستکردنەوەی قسەکانیان. یەک لە دوای یەک پیاڵێک چای بەتاڵ دەکردەوە. گەرمایە گەشت بۆ گیانی جەستی خاو بووەوە. گفتوگۆکەیان لە دەوری هەمان بابەتدا دەسوڕایەوە. باسیەوە خراپانەیان دەکرد کە لە ئەنجامی دابەشکردنی زەویەکانەوە دروست دەبێت. ئەمەش هۆکاری جواببوونەوەی چەندین خانەوادەیە. نیشانەی هەڵوەشاندنەوەیەتی. ئەمانە لا ڕوخسەری کوڕی دووەمیدا لە تەنیش باوکە پیرەکەیەوە دەمیدا خستە بوو. شێوەی تۆراوی پێوە دیار بوو. دەردەکەوت ئەو لە بڕوەی حەزینە دەکرد ئەو بابەتە گرنگەی کە لە نزیکەوە زۆر بەخەستی خێزانیە کەسی تر بیبیستێت. پارێزگاری لە بێدەنگی خۆی دەکرد. بابەی پیر ئیدی خۆی پێڕانەگیرا. بە دەنگێکی هەنسکاویەوە وتی بە درێژایی تەمەنت نەدویست کوڕەکانت جا ببنەوە و زەویەکانیشت پارچە پارچە بکرێن. ئێستاش لە هیچیان کەم نییە و ناتەوێت خێزانەکە وەکو سوالکەرێک ببینیت. دراوسەی پشگیری لێکرد. ڕێک وەکو ماتیەفەکان هەموو شتێکیان هەبوو. دوای ئەوەی زەویەکانیان دابش کرد هیچ شتێکیان لە دەستدانەمە و دەستیان لە بنی هەمانەکەوە دەرچوو. بڵاوەیان لێکرد. هەر کەس بەلایەکدا چوو. ئێستاش دەمدا دەچەقێنن. باوکی ڕووی کردە کوڕەکەی و پێیوێت بەڵێ تۆ ئەوەت دەوێت بە دوای ئەوەدا دەگەڕێیت. باوەڵام نەدانەوەی کوڕەکە بێدەنگێکی خەمگین ئەو ناوەی گرتەوە. پێتروشکا کە عربانەکە ئامادە کردبوو ئەو بێدەنگی شکاند. پێتروشکا گوێ لە دووهەمین قسەکان بوو. بزەیەک هاتە سەر ڕوخساری. لا کتێبێکی پۆلسێندا چیرۆکێکی لەم شێوە هەیە. باوکێک گورزەیەک کە لە چەند شوڵێک باریک پێکاتە بوو بە هەریەک لە کوڕەکانیدا تاکو بیشکێنن، بەڵام کەسیان نەیانتوانی بۆ کۆمەڵی بیشکێنن. پاشان گورزەکەی جیا کردەوە و بە جیا دانەدانەتوانیان باسانی بیان شکێنن. ئەمەش هەروایە گالسکەکە ئامادەیە؟ ڤاسیلی ئەگەر وایە با ئێمەش بجوڵێن بۆ مەسەلەی دابشکردنەکەش باپیرە هەرگیز ڕازی مەبا. ئەم هەموو موڵک و سامانە تۆ بەدەستت هێناون کەوایە هەر خۆت کار بەدەستیت. تەنیا قسەی تۆ دەڕوات لەم ماڵەدا. کۆکردنەوەی ئەمانەش دەکەوێتە سەر تۆ. هەر نەکرا سەردانی دەدوەریاشتەوای بکە ئەو خۆی پێت دەڵێت چی بکەیت. پیرەمێرد بە دەنگێکی لەرزۆک و هەنیسکاویەوە. ئەوەش کێشەیەکی ترا. ئەو پیاوەی بێوەی ببێتە مەرهەمی برینەکانمان لە کۆڵی خۆیمان دەکاتەوە کەس خێری لەدەست نابینێت. نیکیتا لەگەڵەوەی پێنجەم چای تەواو کرد، بەڵام پیاڵەکەی سەر بەرەو خوار نەکردەوە بە هیوای ئەوەی شەشەمی بۆ تێبکەن. پیاڵەکەی لە تێنیشتیەوەدانا.
بەڵام لەبەرەوەی سەوارەکە بەتاڵ ببوو خانم خواستەکی بۆ جێبەجێ نەکرا. لالایەکی ترەوە ئاغاکی خۆی ئامادە دەکرد بۆ ڕۆیشتن چونکە کارێک نەمابوو بۆ کردن هەستایە سەر پێ. پارچە شەکرەکە باددانی کەلکی کردبۆ لەوێدا داینا سەر و چاوە عەرەقاویەکی بەسەردەستی سڕی و پاڵتۆکەی هەڵکێشایە بەری. زۆر بە گەرمی سوپاسی خاوەن ماڵی کرد و خواحافیزی لێکردن. لاژووری ڕووناک و گەرمەوە بەرەو تاریکی سامناکی بەفر و هەوای سارد وەڕێدەکەون چوونە حەوشەکەوە. پێتروشکا خۆی خزاند بۆ پاڵتوویەکی خوریەوە لا تەنیشت ئاژەڵەکە و وەستا بوو چاوەڕێی ئەوانی دەکرد. لەگەڵ ڕوخسارە هەمیشە پێکەنی ناویەکەی پارچە هۆنراوەیەکی لە کتێبی پۆلسێندا دەخوێندەوە. ئاسمانی گوند یەک پارچە بەجەم و مژدا پۆشرا بوو. گەردەلوولی با بەفرەکی بەبێ وەستان هەڵفەڕاندەبوو. هەندێک جار هەروەکو ئاژەڵی کێوی دەیلوڕاند، گەلێک جار هەروەک منداڵی ساوا دەگریا. ئەلێکساندەر پۆشکێن خزمەتکار لەلایەکەوانەی خەریکی تونت و تۆڵکردنی عەربانەکە بوو. لەلایەکی ترە و بەسەرەلەقەیەک دەستخۆشی هۆنراوەکەی پێتروشکای دەکرد. پیری خاوەن ماڵ بۆ خواحافیزیکردن لە میوانەکانی بە چرایەکەوە هاتە دەرەوە، بەڵام هەر بە یەکەم مانگاوی لە دەرگاکە هاتە دەرەوە. ڕەشەباکە چراکێک کوژاندەوە، بەێستربوونی گەردەلوولەکە بە ئاسانی هەستی پێدەکرا. فاسیلی لەبەرخۆیەوە وتی تۆ تەماشەیە و زریانە چ هەوایەکی سامناکە. پەسەندکردنی داوای پیرەمێردەکە و مانەوە لەوانەیە باشتر بێت، بەڵام کارەکەی لەسەر و هەموو شتێکی ترەوەیە. لەگەڵەوەشدا ئامادەین گالیسکەکەیان بۆ ڕێکخستوین، پشت بەخوا زۆر ناخایەنێت دەگەینە جێ. پیرەمێردی خاوەن ماڵیش دەیزانی ئەگەر بمێننەوە بۆ خۆیان باشترە، بەڵام خۆ بە زۆردایان نانیشێنێت ئەو ئەرکی خۆی بەجێهێناوە. لەگەڵەوەی چەندین جار داوای مانەوەی لێکردن گویان پێنەدا، ئیتر بۆچی زیاتر پێداگیری بکات. لا مێشکی خۆی دامانی هات بە خەیاڵدا لەوانەشە بەهۆی پیربوونمەوە لە گەردەلوول بترسم. بڕۆن بەخێر، ئێمەش نەچاتمان دەبێت یەکسەر لێی دەنوین. پێتروشکا زەڕێک ترس بە خەیاڵیدا نەدەهات. ئەو دەڤەرە هەمووی وەک ماڵی خۆیان شارڕێزا بوو. لەسەر و ئەمانەشەوە ئەو شعرانی دەخوێندەوە کە دڵنەوایی بوو بۆ و باری تێکەوتبوون. خزمەتکار هیچ نیازێکی ڕۆشتنی نەبوو، بەڵام چەندین ساڵ بوو ڕاهات بوو لەگەڵەوەی نەک بەویستی خۆی بەڵکو بە حەزی خەڵکی هەڵسێت و دانیشێت، بۆ ئێستاش بەگوێی گەورەکەی بکات و بکەوێتە ڕێ. لەم حاڵەشدا کەس نەبوو ڕێگەر لە بەردەم ڕێبوارەکاندا. هێندە تاریک بوو چاوچاوی نەدەبینی، بۆیە ڤاسیلی کوێرە کوێر و وەدووری شارەزای قاچەکانی کەوت هەتا لە گالیسکەکە نزیک بووەوە بێوەی کۆنتڕۆلی چواردەوری خۆی بکات. دانیشت و جڵەوەکەی گرتە دەستی، هاواری لە پێترۆشکا کرد یەڵڵا کوڕی قۆس پێشمان بکەوە. پێترۆشکا چۆکی دادا بۆ سەر گالیسکە گەورەکە و چاوەڕوانی دەکرد ئەسپی خۆی خاردا. هەموو کەوتنە ڕێ و لە ماوەی چاوتروکاندنێکدا چوونە دەرەوەی حەوشە. ئێستا بە ناوەڕاستی گوندا تیاو دەپەڕن. ماڵەکەیان چاوپێکەوت کە بە تەنافەکەیەوە جلی شۆرای بەفرگرت و هەڵواسرا بوو، بەڵام ئەوانە ئیتر نەدەبینران. ئەمبارە ژێر بەفرکەوتووەکە و درەختەکان کە لە دەست بەهێزی بابۆرانەکە ناڵە و هاواریان بوو بەجێیان هێشت. تا لە دواییدا خۆیان لە ڕووبارێکی بەفرینی هەر چوارلا بە بەفردا پۆشراو بینیەوە. ڕەشەباکەوەندە بەهێز بوو کە لە لای چەپەوە دەهات و لێ دەدان ئەسپە عەربانەکەی بەرەو ڕاست پاڵدەنا. پێترۆشکا بە نەڕە بەهێزەکانی جوانەماینەکەی چاو دەدا. نۆماکەشی کە هەر لە سەرەتاوە دووی کەوتبوو چەند هەنگاوێک لە دواوە بوو شێتانە غاری دەدا تا پێیان بگاتەوە. بەم جۆرە 15 خولەک ڕۆیشتن. پاشان پێترۆشکا چەند شتێکی وت کە نەفاسیلی و نەنیکی تا لێ تێگەیشتن و ئەسپ و عەربانێکی وەرچەرخانە دواوە. ئەمەش نیشانەی خاڵی لەدانەوەکەوەیان بوو. کە پێترۆشکا عەربانەکەی وەرچەرخاند ئەمجارە ڕەشەباکە لە بری لاکەش ڕوبەڕووی دەهات. لە نێوان بەفرەکاندا لا پێشەوەی پەڵی تاریک دەبێنران. ئەوانە دەوەنەکانی شوێنی گەڕانەکەەوە بوون. پێترۆشکا ئیتر خواتان لەگەڵ، زۆر سوپاس. لاوە خوێن گەرمەکە بۆ دوجار لە پۆل سێنەوە. شوێن تێمێکی کۆن ئاسمان ڕەش دەکات. بەم جۆرە هاواری کرد و لە چاوەن بوو. ئاغا چەند ئارەزومەندی شعرە، دەڵێ شاعیرە، ئەمەی وت و ڕەشوەکەی بە هێواشی بادا. خزمەتکار چەند مەردە بەڕاستی کوڕی لادێیە. بە خێرایی پێشڕەویان دەکرد. نیکیتا پاڵتۆکەی تون لە خۆی ئاڵاند بە جۆرێک سەری خستە نێوان قۆڵەکانیەوە کە ئاسمێڵە کورتەکەی چسپی بوو بە سنگەوە. بەوەی گەرمی و چیانی لە ماڵەکەی خواردبیەوە لە دەست نەداد، تەنانەت نەیدەوێرات دەمیشی بکاتەوە. ڕەشەباکە وا لە کلکە تووکنە ڕۆشۆڕەکەی ئەسپی بە هەمان ئاراستە دەدا یا لە درێژبووەکەی سەرمل و پشتی هەڵبەزوودا بەزیان بوو. جارجار نیشانی ڕێگاکەیان چاو پێ دەکەوت، بۆیەوەیان دەزانی لەسەر ڕێگەی ڕاست دەڕۆن و بە هیچ لایەکلایان نەدەدا. ڤاسیلی جڵە و بەدەست ویستی کاری دۆزنەوەی ڕێگاکە بداتە دەست ئەسپێکە.
بەڵام ئاژەڵەکە سەرەڕای ئەوەی لە گوندەکە پشوویدا بوو بەدڵی خۆی نەدەڕۆشت وەکەوەی بڵێ ڕێگاکەی بەدڵ نەبێت دووسێ جار بە جۆرێک ویستی بگەڕێتە دواوە ئاغا ناچار بوو ڕەشوەکە بکێشێت. ڤاسیلی لەبەر خۆیەوە ئەوە یەکەم ستون ئەوە دووەم ئەوە سێهمیان بەم شێوەیە ستونی نیشانەکانی دەژمارد. سێری تەرمایەکی پێشخۆیانی کرد و دڵخۆش بوو. ئەوە گەیشتینە دارستانەکە بەڵام ئەوەیەم بەم دارستانی دەزانی بێجگە لە کۆمەڵێک دەبن هیچی دیکە نەبوو. تارمایەکەیان بڕی و نزیکەی 9 کیلۆمەتر ڕۆشتن بەڵام نەچوارەم ستون و نەدارستانێکیشیان چاو پێکەوت. ئاسەواری ڕێگەی پێوە دیار نەبوو. ڤاسیلی لە ناخیەوە دارستانەکە دەبێت لەم ناوچەیەدا بێت وتو لەبەر ئەو جەسارەت و ئازایەتیای چاگەرمەکە و مەیەکە پێیدا بوو ڕەشوەکەی لە دەستیدا گورش کردەوە. ئاژەڵی ژیر و گوێڕایەڵ بەپێی ئەو ڕێی نیشانی دەدرا جارێک هێواش و جارێک خێرا پێشڕەوی دەکرد بەڵام دەیزانی ئەوە ڕێگەی ڕاز نییە. هەروە نزیکەی دەخولەک ڕێگەیان بڕی دووبارە نەدارستان و نەڕێگەیان لێوە دیار بوو. ڤاسیلی ئەسپەکەی ڕاگرتووتی دیسان ڕێگامان بەزەر کردووە. نیکیتا بێوەی وشەیەکیش بڵێت لە عربانەکە دابەزی خۆی هاویشتە نێو پاڵتۆکەیەوە و کەوتە گەڕان بەناو بەفرەکەدا. بەم لەو بەولادا دەهات و دەچوو بۆ ڕێگا دەگەڕا. چەند جارێک لە چاون بوو لە کۆتایی دەگەڕایەوە بۆ لای گالیسکەکە ڕۆژوەکەی لە دەستی گەورەکەی وەرگرت و بە دەنگێکی ڕق و سوربوونەوە بۆ لای ڕاست ئاراستەکەمانە گۆڕین. ئاغا لەسەر خۆ ڕشوەکەی دایە دەستنۆکەرەکەی دەستە تەزیوەکانی خزاندا نێوپاڵت و خوریەکەیەوە. زۆر باشە ئەگەر پێویستە بەلای ڕاستدا بڕۆین با بڕۆین. خزمەتکار وەڵامی نەدایەوە بە دەنگێکی بەرز باژۆڵەکەی وت دەی پاڵەوان تۆزێک زیاتر خیرەت بکە بجوڵێ. بەڵامی تراژەڵەکە لەسەر خۆ هەنگاوی هەڵدەهێنا ڕش و ڕاکێشان و لێدان هیچ سوودێکی نەبوو. لە هەندێک جێکە بەفر ئەژنویەک بەرز ببەوە لە هەر هەڵمەتێکی ئەسپەکەدا کە تا ئەژنوی لە بەفردا چەقی بوو گالیسکەکەی داهەژاند. نیکیتا قامچی پێش ئاربانەکەی دەڕهێنا و چەندانێکی باسپەکەدا کێشا. ئەسپەی ڕانەهاتوو بە قامچی یەکسەر خێراتر بوو کەوتە غاردان بەڵام پاش کەمێک وەکو جاران ڕۆشتنیا سەی دەست پێ کردەوە. 5 خولە گاوا ڕێیان بڕی. ئێستایدی بەفرەکەوەندە زۆر و دنیاوەندە تاریکی کردبوو گەلێک جار قەد و باڵای ئەسپەکەش نەدەبینرا. ئەسپە ژیرەکە دەبێت هەستی بە مەترسیە کرد بێت کە لە پڕ ڕاوەستا. خزمەتکار ڕشوەکەی بەرداو لەسەر خۆ هاتە خوارەوە چوە پێشەوە تا بزانێت بۆچی ئەسپەکە وەستاوە. کەمێک لە ئاژەڵەکە تێپەڕی و قاچی هەڵغزاوتە پاوتل خلبووەوە دەدوت ئەسپەکە دەوەستێنێت خۆی بەخۆی دەوت ڕاوەستا دەڕاوەستا. نیکیتای هەژار هەرچەندە زۆر هەولی دەدا نەکەوێتە خوارەوە بەڵام بێسوود بوو لەوەی نەکەوێتانەوە ئەو چاڵە قوڵەی کە گەردەلوولەکە پڕی کردبوو لە بەفر. چینە بەفرەکانی کەڵەکە بووی سەر چاڵەکە بەهۆی زەبری کەوتنەکەی ئەمەوە بەسەر نیکیتا دارمان پژملی پڕ بوو لە بەفر لەلایەکەوە خۆی دەتەکاند و لەلایەکی ترەوە زەرزەنشتی ئەسپەکەی دەکرد. شتی وا بەرامبەر من دەکرێت؟ ڤاسیلی لەسەرەوە بوو بە ترس و لەرزەوە. نیکیتا تۆ لەکوێیت؟ نیکیتا لە بەڕەوەی لەو کاتەدا کاری گرنگتری هەبوو بۆیە وەڵامی یاخاکەی نەدایەوە خۆی تەکاند و بە دوای قامچەکەدا دەگەڕا کە لە دەستی کەوت بۆ خوارەوە. دوای ئەوەی دۆزیەوە ئینجا نۆرەی سەرکەوتنە هەڵدەزنا لە پڕ دەخلیسکە و دەگەڕایە بۆ هەما شوێنی پێشووی خۆی. بە درێژایی چاڵەکە ڕۆیشت تا ڕێگەیەکی دۆزیەوە سەرکەوت و ڕزگاری بوو. گەردەلوولەکە ڕوبەڕووی دەهات ناسپەکە نە ئاغای دەبینی بۆی دەنگ و بانگەبانگی ڤاسیلی وەسپەکەوە ڕێگاکەی دۆزیەوە و کەوتە ڕێبەرەولایەن. وەڵامی دایەوە ئەوە هاتم بۆ هاوار دەکەیت. هێشتا بە تەواوی لیان نزیک نەبووەوە هیچیانی نەناسیەوە. ئاغا وەک دێوێک وا بوو لەناو بەفرەکەدا ئازاری نیکیتای بەم شێوەیەدا. پیاو لەو کاتەوە بۆ کام جەهان نەمچوویت کە دەڕۆیت نازانیت بگەڕیتەوە؟ عارەبانەکە وەرچەرخێنا با دووبارە بڕۆین بۆ گریشینکۆ. بەڵێ منیش حەز دەکەم بچینەوە بۆ گریشینکۆ گەورم بەڵام چۆن لا پێشمانەوە چاڵایەکی زەبەلا هەیە هەتا خۆم ڕزگار کرد گیانم دەرچوو. کەوایە بۆ ڕاوەستاویت با خێرا دوورکەوینەوە لەم جێکا بەدفەڕا خۆ لێرە نامێنینەوە. نیکیتا بێوەڵامدانەوە پشتی کردە بایەکە و جزمەکانی داکەند و پاکی کردنەوە باندێک پوش و پەڵاش کوونەکانی تاکی جزمەکەی چەپی گرت. ڤاسیلی کە هەموو کارێکی بەدانایی نیکیتا سپاردبوو نەقەی لێوە نەدەهات و چاوەڕوانی دەکرد. نیکیتا جزمەکانی لە پێکردەوە دەستکێشەکانی کردەوە دەست و جڵاوەکەی گرت و وەسپەکەی تاودا بەڵام هێشتا سەد هەنگاو نەڕۆشتن ئاژەڵەکە لە جێگی خۆی ڕاوەستا. دیسان جاڵێکی گەورە هاتۆتە ڕێیان. نیکیتا لە عارەبانەکە دابەزیەوە کەوتە گەڕان بە دوای ڕێگا. پاش ماوەیەک لە ڕێگایەکی پێچوانی ئەوەی پێشوو گەڕایەوە. گەورم زیندویت لەکوێیت؟ بەڵێ هێشتا زیندوم. چی بووە؟ هیچ چی ببێت لەم تاریکیەدا هیچ شتێک نابینم
لە لای ڕاست و چەپیشەوە چاڵ و کەندەڵانی گەورە هەیە، با بەرەو ڕووی بایەکە بڕۆین دواتر بڕیار دەدەین. ئەسپەکەیان خستە جوڵا، پاشان وەستان نیکیتا دیسان دابەزی لە دوی ڕێگا گەڕا، لا کۆتاییدا بە هەناسە سواری گەڕایەوە. ڤاسیلی لێی پرسی شتێکت دۆزیەوە؟ نەخێر، سەرەڕای ئەوەش نەمن ناوژەڵەکەی هێزمان تێدا نەماوە، تۆزێک چاوەڕێ بکە با پشوویەک بدەین. نیکیتا بۆ یەک دوو خولەکێک دوورکەوتەوە کە گەڕایەوە کەوتە پێش ئەسپەکەوتی من دەتان بەم لە دوامەوە وەرە کوڕم. ڤاسیلی چیتر فەرمانی بەسەردا ناکات، ئەو چی بڵێت بێ یەک و دوو قبوڵی دەکات. نیکیتا گیانەکەم وە دوومکەوە، ئەمەی وت و بەرەو ڕاست ئاڕاستەی گۆڕی، ڕشوەکەی گرت و بەناو بەفرەکەدا کە بەرزەیەکی دایپۆشی بوو گالسکەکەی ڕاست بەرەو چاڵەکە ڕاپێچ کرد. یەکەم جار بە خەیاڵیەوەی ئەسپەکە دەتوان بەسەر چاڵەکەدا زەڵبێت پێشڕەوی کرد، بەڵام هەرکە هەنگاوی هەڵێنا و هەڵی هێنا چەقی، چەندە هەوڵیدا سەرکەوتوو نەبوو، هەتا ناوقەتی لە بەفردا دیار نەما بوو. ئەو کات نۆکەر فەرمانیدا باغا کە هێشتا لە گالسکەکەدا دانیشتە بوو، دابەزە خوارەوە. یەکێک لە تیرەکانی گالسکەکەی گرت و پاڵی پێوەنا، لەلایەکی تر هاواری لاسپەکە کرد. دەی قارەمان هیممەت بکە، ئەزانم قورسە، بەڵام چی بکەین، چارمان نییە. ئاژەڵەکە چەند جارێک هەوڵیدا ڕزگاری ببێت، بۆی دەرکەوت کە چیتر ناتوانێت ئارەبانەکە ڕابکێشێت، بۆیە لەسەر ئەژنەکەوت. نیکیتا هاوڕیدایەوە بەلای ئەسپەکەدا. ئای شێری خۆم، شتی وا نابێت، خۆ لێرەدا نامێنینەوە. هەروەگەوەی لە قسەکانی تێبگات سەرێکی بۆ لەقاند. نیکیتا سەرێکی تیرەکەی گرت و سەرەکەی دیکەشی فاسیلی کەوتنە ڕاکێشانی گالسکەکە. ئەم جاریان شۆڕاسب هیممەتێکی گەورەی بۆ کرد و هەڵبەزیەوە. نیکیتا دەی یەڵڵا پاڵەوان هیممەت بکە، دەی ئەوە ڕزگارت بوو. لە ئەنجامی هیممەت یەک لە دوایەکەکانی ئەسپەکە گالسکەکە قوتاری بوو. ئاژەڵی بەدبەخە دەهەناسی سوار بوو، لەگەڵەوەی نۆکەرەکە هەموو توانە و هێزی خۆی خست بۆ گەڕ تاکو بەو شێوەیە کەمێکی تر بڕوات. ڤاسیلی دوو پاڵتوی خوری لە خۆی ئاڵاند و نەناو گالسکەکەدا پان بووەوە. دەیویست ملپێچەکەی لە گوندەکە توندی کرد بۆ لە گەردنی شلی بکاتەوە. بوەستە تۆزێک، با هەوایەک هەڵمەژم خەریکە دەخەنکەم، تۆ پشوو بدە، من دەیبستم. ئاغا لە نێو عەربانەکەدا و نیکیتا ژوڕەشمەی ئەسپەکەی بەدەستەوەیە و تۆزێک ڕای کێشەیە خوارەوە کە گەیشتنە قەد پاڵەکەی تر ڕاوەستان. ئەو شوێنەی نیکیتای لێ ڕاوەستا بوو، شوێنێکی پەنەوە چۆڵ بوو، ئیدی لەناو ئەو چاڵەدا نەمابوون کە ڕەشەبا بەسەریانەوە یاری بە بەفر دەکرد و سەرماکە دابووی لە مۆخیان. گەردەلوولەکە کەم و زۆر دەبوو، پاشەوەی کەمی دەکرد هەرزوو وەک ئەوەی بێوێت تۆڵە بسێنێتەوە شێتانە داوەندا پترتر دەبوو. کاتێک ڤاسیلی پشوویەکی داودابەزی تاکو لە خزمەتکارەکەی بپرسێت دەبێت چی بکەن، کەوتنە ناو زریانە بەهێزەکەوە. ئاغا و نۆکەر چوونە پەنای یەکتری، تاوکو گەردەلوولەکە کەمی نەکرد بەو حاڵەوە بە بێدەنگی مانەوە. لەولاواز پێی هەژار بە دڵشکاویەکەوە گوێچکەکانی بۆ بادە و سەرێکی بۆ لەقاند. کە بایەکە تۆزێکمی کرد، نیکیتا دەستکێشەیەک پەنجەکانی داکەند و کردنی بە پشتێنەکەیدا. یەک دوو جار فوی کردە دەستی بۆ بەڕەڵاکردنی ئەسپەکە دەستی کرد بەکردنەوەی قایشەکانی. ئاغا سەری سوڕما، هێی چی دەکەیت؟ چی بکەم؟ ئاژەڵەکە بەڕەڵا دەکەم بۆ ئەو هەژارە هێزی تێدا ماوە؟ باشە ناڕۆین بەڕێی خۆماندا. بۆ کوێ؟ کام ڕێگایە؟ بۆ دەرچوون لێرە تەنیا زەردانی ئەسپەکەیە و هیچی تر، ئیتر ناتوانێت تەنها هەنگاوێکی ژەڵ بنێت. نیکیتا کامانی وت و ئەسپەکەی نیشان دەدا، سەر و چاوی غەرقی عەرەق ببوو، هێندە هەناسەی سوار بوو، ورکی هەڵبەز و دابەزی دەکرد. چارەیەکی ترمان نییە جگەلەوەی ئەم شەو لێرە بمێنینەوە. کامەی وت وەک خۆی بۆمانەوە لە ماڵێکدا ئامادە بکات بەردەوام بوو لەکردنەوەی ئەسپەکە. ڤاسیلی بە دەنگێکی پڕ ئەندێشەوە پرسی، باشە لەسەر ماڕاق نابینەوە؟ پێدەچێت ڕق ببینەوە، چی بکەین؟ ترس هیچ سوودێکی بۆ نەهاتنی ئەجەل هەیە؟ ڤاسیلی لەبری هەوڵدانێکی بێشمار بۆ ڕزگارکردنی عەرەبانەکە لە ژێر دوو پاڵتۆی چەرمەوە خۆی گەرم ڕاگرتە بوو، لەگەڵەوەشدا کە بۆی دەرکەوت شەو لێ بەسەر دەبن موەکانی وەک ژیشک گرژ بوون، بە هیوای تۆز ێگاران بوونەوە پاکەتی جگەرە و شقاردەکەی لە گیرفانی دەرهێنا. نیکیتا هێشتا خەریکی ئاژەڵەکە بوو، لەلایەکەوە سەرقاڵی لێکردنەوەی قایش و قوڕش و مڵوانەی ئەسپەکە بوو، لەلایەکی ترەوە بە قسەکردن لەگەڵ ئەسپەکەدا هەوڵی دەدا وەرەی بەرز بکاتەوە. یەڵڵا شێری خۆم دەرچۆ، لە غاوەکەت لێ دەکەینەوە، کا دەخینە بەردەمت ئاڵفەکەت بخۆ، پشوو دەدەیت. بەڵام وا دیار نەبوو ئەم قسانە ئاژەڵەکە هێور بکاتەوە. دەڵێ لە دەست مەترسیەکی شاراوە ناڕەحەت دەبوو بە تووڕەیی لاقەکانی دەکێشا بە زەویدا.
پشتی کردە بەیەکە و لە گالیسکەکەی نزیک کەوتەوە سەری هەڵدەسوو لە قۆڵی خزمەتکار جوان ئاسب بۆ ڕەتکردنەوەی داواکاری تاکە چاودێرەکە کەمێک لە هەڵفەکەی بەردەمی هەڵگرت و خستیە دەمیەوە بەڵام بۆ نیشاندانیەوەی کە بەڕای ئەم کاتی پشودان و نان خواردن نییە ئەوەشی لە دەمیدا بوو تەفی کردەوە ڕەشەباکە هەڵفەکە و کایەکی بەو چواردەورەدا بڵاو کردەوە نیکیتا ئێستا با نیشانەیەکدا بنین ئەمەی وت و ڕووی گالیسکەکەی باڕاستی بەیەکە وەرچەرخاند دوو تیرەکەی بەهۆی قایشەکانەوە بەدەست پێشی گالیسکەکەەوە بە جۆرێک کە سەری هەردووکیان لە هەوادا بوون باشە ئێستا باشە گەربکەوینە ژێر بەفریشەوە خەڵکی گوندەکە بەهۆی ئەم تیرانەوە دەماندۆزنەوە و دەرمان دەهێنن هەمیشە باپیرانمان دەیانوت کاوا بکەین نیکیتا کارەکەی تەواو کرد دەستکێشەکانی تێکاند و لە دەستی کردن بۆەوەی گەرمی ببێتەوە چەند ساتێک دەستەکانی لە یەکتر هەڵسوی ئەغا لێوی پاڵتۆکەی کرد بۆ بربەست و پەناو یەک لە دوای یەک شقارتەی لێدەدا بەڵام لەبەر لەرزۆکی دەستی لە تاو سەرماکە یان دەنکە شقارتەکە باش نەیدەگرت یان کە نزیکی دەکردەوە لە جگەرەکە خێرا دەکوژایەوە تا لە کۆتاییدا یەکێک لە دەنکە شقارتەکان گەڕێگەرت و دەست و پەنجە شوێتمانی کانگوستیلێکی تێدا بوو لەگەڵ پۆش و پەلاشە بەفرتێ کەلبۆکەی ڕووناکردەوە و جگەرەکەی داگەرساند و یەک دوو مژی لە جگەرەکەدا دووکەڵەکەی لە نێوان مۆکیانی سمێڵەوە دەردەکردە دەرەوە ئەو کاتڕەشە با بەهێزەکە جگەرەکەی کوژاندەوە و لەگەڵ خۆی بردی مادەماوایە ئەم شەو لێرە بەسەر دەبین ڕاوەستا با ئاڵایەکت بۆ دروست بکەم دەستی برد دەستە سڕەکەی گیرفانی دەرهێنا دەستکێشەکانی داکەن بۆی دەستی بگاتە قایشەکە کە تیرەکانی پێکەوە گرێدا بوو کەوتە سەرنووکی پێ و پارچە پەڕۆکی بە قایشەکەەوە گیر کرد ڕەشەباکە زۆرینەوە بوو دەستە سڕەکە لە توپەت بکات جارێک بە تیرەکەەوە لولی دەکرد و جارێکی تر بەڕەڵای دەکرد ڤاسیلی ڕازی بوو لە کارەکەی و لە عارەبانەکەیدا لی دانیشت ئێستاکە زۆر چاکە باش بوو ئەوەم هات بەبێردا ئەمەی وت و ئاوریدای و بەلای نوکەرەکەیدا هەردووکمان لە تەنیژیەکەوە لە گالیسکەکەدا پاڵمان بدایەتەوە باشتر گەرممان دەبەوە بەڵام کارێکی دژوارە گرنگ نییە جێگایەک بۆ خۆم دەدۆزمەوە بەڵام دەبێت ئەم ئاژەڵەتدا بپۆشین بەدبەختە عارەقی کردبوو بەدەم ئەم قسانەوە لە عارەبانەکە نزیک بووەوە ڕاخەرەکە بڕێکی لەژێر گەورەکەیدا بوو ڕێکێشە و ئەسپەکەی پێدا پۆشی تۆش ئاوە گەرم دەبیتەوە ئیشەکەی تەواو کرد و دووبارە هاتەوە بۆ لای عارەبانەکە باتوانجەوە بە گەورەکەی بێت تۆ پێویستت بە جەواڵی ناو گالیسکەکە هەیە تۆزێک پوش و پەلاشیش ببەم ئەمەی وت و جەواڵ و هەندێک پوشی ژێر ڤاسیلی دەرهێنا بردی چووە پشت عارەبانەکەەوە و بەفرەکەی هەڵکۆڵ و چاڵی کرد پوشوکایەکەی تێدا ڕاخست و دانیشت کێوەکەی تا پەناگوێی بەباشی شۆڕ کردەوە لەسەر پاڵتۆ ڕشۆڵەکەیەوە جەواڵەکەی لە خۆی و پێچاو سەری خستە سەر تەختەی دوای گالیسکەکە بۆی سەرمالەی نەدات و هەندێک چیلکە و چاواڵشیدا بەسەر جەستەیدا ئەوێ جێگەیەکی پەنا بوو کە لە سەرما و بەفر و بۆرانەکە بیپارێزێت ئاغا هەڵسو کەوتەکانی نیکیتای لە ناخیەوە لێکدایەوە خۆی لە خۆیدا خەڵکی ئەم لادەیە لەوەتەی هەن نەفام و نەخوێندەوارن لەگەڵ ئەم بیرکردنەوانەیدا دەستی کرد بە جێگە خۆشکردن لە ناو عارەبانەکەدا پوش و پەلاشەکەی بە شێوەیەک بێ و کردەوە لایەکی مۆڵ و هەڵئەوساو بوو تەختەی پێشوەی گالیسکەکە لە بایەکەدەی پاراست بۆی سەری خستە سەری دەستی لە گیرفانی ناو درێژ بوو خەو نەدەچووە چاوی هەمان ئەندێشە لە مێشکیدا یەکتریان بەڕێ دەکرد هەردەم تەنها ئامانجی ژیان تەنها مانای بوو تەنها خۆشی و شادی و هەموو شانازیکردنێکی لەو پارۆپولەدا دەبینیەوە کە دەستی کەوتە و دەستیشی دەکەوێت چەندی پەیدا کرده بوو لە مەودووە چەند پەیدا دەکات چی بکات لە پێناویەوەی لە سەروەت و سامانی هەموو کەسانی دەیان ناسیت زیاتر جنگ بخات ئەو زەویانەی گوندی گۆریاچی کینۆ کە بەتەمای بیان کرێت نرخێکی تایبەتی هەبوو لەلای ئەم مەلایکەمەوە چاوەڕێی 15,000 ڕوپیا خێری لەو ماڵە دەکرد ئەو بەشی کە 2 دۆنمە و پاییزی ڕابردوو بینی بووی ژمارەی درەختەکانی دەهێنایە پێشچاوی و بە پێی لێکدانەوەی مێشکی خۆی هەژماری دەکرد دەربەڕوەکان بۆ دروستکردنی گالیسکە بەکاردێن بێگومان کەرەستی دەرتاشیشی لێ پەیدا دەبێت ئەوەشی لێ دەمێنێتەوە فڕی نادرێت بۆ سووتان کەڵکی هەیە یەکسەر دەبێت دەست بکات بە بڕینەوەی درەختەکان مەلایکەمەوە 22 ڕوپیام لە 1 دۆنمدا دەست دەکەوێت ئەگەر وا بکەم ئەوەندە قازانج دەکەم ئەگەر بەم شێوەی بکەم قازانجەکە زیاتر دەبێت هەتا لە کۆتاییدا دەستکەوتی ساڵانە گیاندا 12,000 ڕوپیا جارێکی ترش بە قەڵەم و قاغەز حسابەکان دەکاتەوە بەڵام من 10,000 ڕوپیای نادەبێ گەرزەویە ڕووتەڵەکانی نەخینە سەر مامەڵەکە هەموو 8,000 دەدەمەیە هەندێک بەرتل دەدەمە مەساحەکە تاکو 150 دوێنمی بەروتەڵ بنووسێت دڵنیاشم هەر ئەوەندە 3,000 پێشەکی پێ بدەم کە تۆ پڕدێتە ژێر بار
ڤاسیلی لا کاتێکدا ئەم ئەندێشانەی دەکرد دەستێکی هاویشتە گیرفانی ناوەوە کە دڵنیا بوو پارەکانی لە جێگەی خۆیان ماون ئاسوودە بوو. چۆن بوو لە دوای خاڵی گەڕانەوەمان ڕێگەمان بەسەر کرد تێناگەم دەبوو لەم دەوروبەرانەدا پاسەوانی ئێشەگەردا بنرایە تەنانەت دەنگی سەگوەڕیش نایەت. یەخەی پاڵتۆکی هەڵبڕی و بەوردی گوێی شەل کرد بێجگە لە گڤەگڤی بایەکە و شاقی دەستەسڕەکی کە بەسەری تیرەکەەوە توندکرابوو دەتوت هاواری فریاد ڕسی دەکات بۆ ڕزگاربوون و قرشە و ناڵی بەفرەکە کە پێشوی گالیسکەکی دەکوتی هیچی تر نەدەبیسترا. ئەگەر دەمزانی ئەوە ڕێگاکەون دەکەین شەو لە گوندی هەوسێکەمان دەمامەوە بە ڕۆژێک دواکەوتن چی ڕوودەدات هەم لەم هەوا ناخۆشار بەزرگانەکانی کەرەستی دارتاشی نیانوێراوە سەفەر بکەن. لە پڕەوەی هاتەوە بیر کە نوێی مانگ پارە لە قسابەکە وەردەگرێت کاپراپی وتبوو بۆ پێدانی پارەکە سەردانی ماڵیان دەکات. ئێستا کە منی بۆ نادۆزرابێتەوە دەبێت چی کردبێت وەز ناکەم ژنەکەم ئەوەندە غیرەتی هەبێت پارەکە هاتبێتە بەردەستیشی وەریگرت بێت خوافرەدێکی خوێندەوار و دنیا دیدەنیە. ڕۆژێک لەمەوبەر بەبیریدا هاتەوە کە خێزانی نەیتوانی بوو بە شێوەیەکیشیە و هەڵستوکە و لەگەڵ قایم قامدا بکات و خزمەتی پێویستی بکات. ئیدی ئەهلی ژنە چی لێ دەکەیت؟ لە ماڵی باوکیدا چی بینیوە؟ گەرچی ئەمەش لە سەردەمی باوکمدا شتێکی وانە بووین بە هەر هەمیەوە هەرچەندە دەتێنا و دەتبرد باوکم جگە لە کایانێک و ڕزێکی بچووک هیچی تری نەبوو لادەیەکی سادە بوو بەڵام من لە ماوەی 15 ساڵدا لە هیچەوە چاندم دەستکەوت. دوکانێک ئەمبارێکی گەنم 2 پارچە زەوی خانوویەکی گەورە و گران کە 2 جەڵگەی بەدەمەوە بوو دەدرا بەکرێ. لە سەردەمی باوکمدا چی بوون و ئێستا بووین بەچی؟ ناوبانکی برینۆڤ بە هەموو لایەکدا بڵاو بەوە ئێستا خەڵکی هەمووی باسی کێ دەکەن بێگومان باسی من بەڵام ئەم هەموو سەرۆت و سامانم چۆن دەستکەوت؟ بەکار و کاسپی و ئاڕەقڕشتن هەرگیز دەستم لە کار هەڵ نەگرت. ئەم سەروەتە وەکو هی خەڵکی نهاتۆتە بەردەستم یان بۆی کاری ناپەسەندەوە پەیدا نەکراوە. بێگوێدانە بەفروباران بەشە و ڕۆژ و زستان و هاوین بێوشان کۆششم کردووە لەناو ئەم بەفرەدا و لە شێوەیەکی ئاوادا کارم چییە چونکە پارە لە قورگی شێردایە وەک زۆر بەدبەخت وا دەزانم بە بەخت دەوڵەمەند دەبیت نەخێر نابیت. ئایا میرۆنۆڤەکان کە ملیۆنەرن و لەناو پارەدا مەلە دەکەن قەرزاری بەختیانن؟ بێگومان نەخێر تەنها و تەنها بەکارکردن هەر ئەوەندە بەسە لەشت ساغ بێت دوای ئەوەی کارت کرد خوددا بە زیادەوە پێت دەدات. ڤاسیلی کە خۆشی وەک میرۆنۆڤەکان لە سفرەوە دەستی پێکردووە بۆەوەی وەک ئەوان ببێت بە ملیۆنەر دەبێت قسە لەگەڵ یەکێکی وەهادا بکات بەڵام لە چواردەوریدا کەسێک نەبوو بۆ گفتوگۆکردن. ئاخ بگەیشتایەتە گوندی گۆریاچیکینۆ لەگەڵ خاوەنە گەنجەکەی زەوی و دارستانەکەیدا بدوایە دواتریش کڵاوی بکردایەتە سەری و زەویەکەی لە ژێرچنگی دەربهێنایە. گوێی قوت کردبوو بۆ دەنگی زرم و کوتی پشتی گالیسکەکە بەدەستی زریانەکە و بیری کردەوە. ئای چەندە بەهێزە ئاوا بڕوە تا بەیانی دەکەین و ژێر بەفرەوە ناتوانین بینە دەرەوە. لە شوێنی خۆی ڕاست بووە و دیقەتێکی چواردەوریدا لەناو ئەم تارمایەسپی چواردەوریدا کە هەموو جێگایەکی داپۆشیوە تەنیا کە لە ئەسپە داپۆشەرەکەی سەرپشتی بە دەستپایەکەوە هەلەکە سەمای بوو کەلکە کلاخەدارەکەشی دەبێنرا. لە هەمولایەکەوە هەر هەمان سپیایی بێسەر و بن بە نادیاری یەکێک دەدرەوشێتەوە و یەکێکی تر لە تاریکایەکی هەمیشەی دادا دەپۆشێت. بۆچی بە گوێی نێکێتام کرد و لێرە مامەوە دەبووە بەردەوام بووینایە هەر چۆنێک بێت دەگەیشتنە شوێنێک هیچ نەبێت دەگەڕینەوە بۆ گۆریاچیکینۆ و شۆمان لە ماڵی ئەو پیرەمێردا بەسەر دەبرد قەیدی ناکات خوا مرۆڤی تەممەڵی خۆش نابێت حەقی زەحمەت کێشان دەدات تەممەڵ و تەوەزەلەکان نایبەنەوە من سەردەکەوم باجگەرەیەکی تر بکێشم. دانیشت و پاکەت ئیجگەرەکەی لە گیرفانی دەرهێنا جگەرەیەکی دەکێشا بۆی دەنگەشقاردەکان بە فیڕۆ نەدات پشتی هەڵکرد و یەخەی پاڵتۆکەی کردە بەربەز لە بەردەم بایەکەدا و هەوڵیدا دایگرسێنێت بەڵام لە کونیەکەوە هەوا داهاتە ژوورەوە و یەک لە دوای یەخشقاردەکانی دەگوژاندەوە. لە کۆتاییدا دایگرساند و دەستی کرد بە جگەرە کێشان. دڵخۆش بوو بەوەی بربەس بۆ لە بەردەم بایەکەدا کە زیاتر لەم جگەرەکەی تەواو بکات. دیسان لە پشتی گالیسکەکەدا درێژ بووەوە جوان خۆی داپۆشی و هەمان ئەندێشە شیرینەکانی یاد دەکردەوە کەوتە خەیاڵیە و سەرۆت و سامانەی بەم زوانە دەستی دەکەوێت ئاگای لە خۆی نەما و خەوی لێکەوت. لەپڕ لە تەو جموجۆڵی گالیسکەکە بەخەبەر هات دەبێت ئەسپەکە بۆ دەرهێنانی کا لە ژێریدا پاڵی پێوە نابێت ئەگەرنا سەڵەمینەوەیەکی ناخی خۆی بوو بەخەبەر هات دڵی هێندە بە پەلە لێی دەدا وای دەزانی گالیسکەکە لە ژێریدا دەلەرێتەوە. چاوی کردەوە و یەکەم کاری تەماشاکردنی دەوروبەری بوو هیچ شتێک نەگۆڕا بوو بەڵام وای زانی دنیا تۆزێک ڕۆشن بۆتەوە.
دنیا ڕوون دەبێتەوە، زۆر ناخایەنێ درۆژ دەبێتەوە. بیری کردەوە بۆی دەرکەوت ڕووناکیەکە ڕووناکیمان گەشەوە. لە جێگەی خۆی ڕاست بووە و لە پێشدا سێری ئەسپەکەی کرد. ئاژەڵەکە پشتی کردووە ڕەشەباکە و لە سەرمادا هەڵدەلەرزی. داپۆشێرەکەی خزا بوو، بەلادەوە بە بەفر ڕوو پەشکرا بوو. لەگەڵ یاڵە زوقم گرتووەکەیدا ئیتر ئێستا باش دەبێنران. ڤاسیلی خۆی شۆر کردەوە بە دوای گالیسکەکەدا بۆی بزانێت حاڵی نیکیتا چۆنە. ئەو هەروەک پێشووە بوو، شێوەی ڕەکشانەکەی تێک نەدا بوو. لەگەڵ ئەو جەواڵی خۆی پێداپۆشی بوو، قاچەکانی لە ژێرچنگی ئەستوری بەفردا کەوتە بوو. لەسەر ماڕق نەبێت، خۆ جلوبەرگەکەشی لە جلوبەرگ ناچێت. خراپ تێبچووە. شتێک ببێت خەڵک سەرکۆنی من دەکەن. لەبەر بێمێشکی ئەو من تووشی سەر ئێشە و بەڵا دەبەم. ویستی دابەزێت بۆ شەری سەر ئەسپەکەی لا ببات و بیدات بەسەر نۆکەرەکەیدا، بەڵام دەترسالەوەی ئاژەڵەکە بیبەستێت. لەسەر و هەموو شێوە غیرەتیەوەی نەدەکرد لە شوێنی خۆی جوڵە بکات. وتی بۆچیم کابرایم لەگەڵ خۆم هێنا، ئای ئەو ژنم چەند بەدفەڕە. لە هەموو شوێنێکدا بە نەزانی خۆی دەردەخات. لەگەڵەمانەدا قسەی ناشورینی بەژنەکەی دەوت. ئەوی هەرگیز خۆش نەویستە بوو. لەسەر جێگا کۆنەکەی خۆی درێژ بووەوە لە پڕشتێک هاتە بیری. جارێکیان مامم لەناو بەفرێکی وەک ئەمەدا شەوی بەسەر بەردەبوو، هیچی بەسەر نەهات، بەڵام شۆفێرەکەیان بەڕقە هەڵاتووی لەژێر بەفرەکە دەرهێنا بوو. ئەگەر شەو لە گریشنگۆ بمایەتەوە ئەمانم بەسەر نەدەهات. ئەم ئەندێشەی کرد و بۆ لە دەستنەدانی تۆزە گەرمێکی لەشی تون پانتۆڵەکی لە خۆیەوە ئاڵان. هەوڵی دەدا بخەوێت سەرۆڕای هەموو هەوڵدانێکی خەو نەچوە چاوی. دیسان دەستی کرد بە حسابکردنی قازانجەکانی. لەبەر باشی بارودۆخی کەوتە شانازیکردن و بە خۆدا هەڵدان. لە لایەکی تریشەوە هەر ئاهی پەشیمانی بۆ نەمانەوە لە گوندەکە هەڵدەکێشا. ئەندێش و شیرینەکانی یەک دەڕۆشتن. ئەمە کێ ئیشا؟ ئەوێکی وەکو ئێرەوا بوو. ئێستا لە جێگەیەکی گەرمدا دەنووستم، دڵی پشودان ماڵ ئاوایی کردووە. لەبەرەوەی جێگەی نووسنەکەی ناڕەحەت بوو، هەر بەم لاو بەولادا تپەوتلی دەکرد. بۆ زیاتر ئارام بوون، زیاتر خۆپاراستن لە باساردەکە پاڵتۆکەی پێچوە لە جستەیەوە قاچەکانیدا پۆشی. بەڵام هەرچی دەکرد جەواڵێکی لەسەر قاچی لا دەچوو. سەرما لە جێگەی کەوت دزەی دەکردنە و جستەی ئاهێکی هەڵکێشا و پەشیمانی نەمانەوەی لە ماڵی کابرای پیرەمێرد دایگرتەوە. جارێکی هەندەنگێکی لە شێوەی قوڵقێکە لە شێر بیست، بە کیف و خۆشیەکەوە یەخەی پاڵتۆکەی لادا و گوێی هەڵخست، بەڵام مردبوونەوەکەی بێهودە بوو. نادەنگی کەڵەشێر و نە هیچ گیاندارێکی تر بوو جگە لە شەڵپەی دەستە سڕی توندکرا و با تیرەکەوتە پێی بەفرباری و بەسەر تەختی گالیسکەکەدا هیچی تر نەدەبیسترا. نیکیتا خەوی خۆی تێک نەدا، وەڵامی یەک دوو جار بانگە بانگی گەورەکەشی نەدایەوە. ئاغاسەری لە عربانەکە هێنایە دەرەوە و سەیرێکی سەرپشتی خزمەتکارەکەی کرد. بیری کردەوە خۆم کابرایە گوێ بە هیچ نادات، بەبێ خەم لێی نووسووە. نزیکی 20 جار خەوی لەکەوت و خەبری بووەوە. دەدبوو دەمشەوە تەواو نابێت. دیسان ئاستا و سێرێکی چواردەوری کرد بیری کردەوە. وابزانم خەریکە ڕۆژهەڵ دێت. خۆزگە سێرێکی کاتژمێرم بکردایە، وەلی ئەگەر وا بکەم و سەرماکە بێتە ناو جەستەمەوە باش نییە. گەر سێری کاتژمێرەکە بکەم و بۆم دەرکەوێت زۆری نەماوە ڕۆژ ببێتەوە حاڵم باش دەبێت. یەکسەر گالیسکەکە لە ئەسپەکە دەبەستین، بەڵام کەزانی هێشتا زۆری ماوە بۆ بەیانی بە خەڵەتاندنی خۆی هەوڵی دەدا بەر لە شتێکی دیکە بکاتەوە. پشتی پاڵتۆکەی بەوریایی کردە و دەستی کرد بە گیرفانی هێلەکەکەیدا و کاتژمێرە بە گوڵنەخشێنراوە زیویەکەی دەرهێنا، بەڵام لەبەرەوەی زۆر تاریک بوو ناچار پەنای بردە بەر شقارتەکەی. هەر وەک جاران چۆن بۆ جگەرەکێشان دەیدەگرسان بە هەمان شێوە بۆی کەوتە سەرانیشک. شقارتە گرکردوەکەی لە کاتژمێرەکە نزیک کردەوە. باوەڕی بە چاوەکانی خۆی نەکرد. هێشتا کاتژمێر 12 خولەک بوو. لە بەردەمدا شەوگارێکی درێژ هەیە، نازانێت تەواوبوون چییە. کامەی دەرکان هەستی بە سەرمایەکی ترسێنەر کرد لە پشتیدا. خێرا قۆبچەی پاڵتۆکەی داخست و ئەو شوێنانی بە دەرەوە بوون گەرتنی. بڕیاریدا لە سوچێکی گالیسکەکەدا خۆی گوڕشۆڵە بکات و چاوەڕوانی بێت. لاپڕ لەگەڵ گڤە و ناڵی گەردەلوولەکەدا دەنگی گیاندارێک بیسترا. وردە وردە دەنگەکەی زیادی دەکرد. پاشەوەی گەشتە خاڵێک بە چاکی جا بکرێتەوە، اینجا وردە وردە بە تەرتیب دابەزی. هیچ گومانێکی تێدا نییە کامە دەنگی گورکە. هێندە نزیک بوو کەسی ڕێڕای ئەوەی بایەکە دووری دەخستەوە زۆر بەڕوونی دەبیسترا. یەخەی پاڵتۆکەی دانەماند و بە وردی گوێی شەل کرد. ئاسپەکەش گوێچکەکانی قوت کردبەوە. هەرکە لورەی گورکەکە کەمی کرد، ئاژەڵە ژیرەکە وەک ئەوەی هەواڵی مەترسێک بدات قاچەکانی دەکوتا بە زەویدا، پژمی و بەترسەوە هەناسی هەڵدەکێشا. ڤاسیلی ئەوە نەخەوتنەکەی لەولاوە بوەستێ، نەیتوانی بەسەر پۆشۆکاویەکەیدا زاڵ بێت. دەیویست هێزری بەرێت بەلای کار و سەروەت و ناوبانگەکەیدا، بەڵام سەرکەوتوونە بوو.
یەکەم جار بوو مەترسی مەرگ ڕووی تێ بکات. هەموومانە و پەشیمانی ئەوەش کە شەوی لاگرشینگۆ بەسەر نەبرد بوو چووە سەری، بەڵام مەترسی مەرگ هەموو ئەمانەی دەدایە لاوە. لە ناوچێدەم دارستانە خۆزگە بیرم لە کڕینی نەکردایەتەوە. باشە من کارێکی ترم نەبوو بیکەم، خوددا بەشی خۆمی پێداوم بۆچی شەو لە ماڵی پیرەمێردەکە نەمامەوە و توانە مرۆڤی سەرخۆش زوو دەیبەستێت. منیش خواردوومەتەوە. ئاغا لەگەڵ ئەم ئەندێشانەیدا لەرزێکی لە هات کە خۆشی نەیدەزانی چییە، لا ترسدا یان لە سەرمایە لەرزی لێ هاتووە. نازانێت وەکو پێشوو پاڵتۆکەی لە خۆی و پێچاو ویستی بخەوێت، بەڵام نەیتوانی. ئیدی خۆی نەدەخزاندە نێو چاکەتەکەی، بۆ زاڵبوون بەسەر ترسەکەیدا پاکەتی جگەرەکە و شقارتەکەی دەرهێنا. تەنها سێ دانە شقارتەی خراپ مابووەوە، ئەوانش بە هیچ جۆرێک گڕی نەدەگرت. بێوەی بزانت مەبەستی چییە؟ تف خوا لە ناوت بەرێ. ئەم جنۆییدا و جگەرەکە شکاند و فڕێدا، دەستی هەڵبڕی شقاردەکەی فڕێ بدات، بەڵام وازی هێنا خستیەوە گیرفانی. هێندە غەمبار بوو، شوێنی بەخۆی نەدەگرت. لە گالیسکەکە دابەزی خوارەوە و پشتی لە بەیەکاڵ کرد، پاڵتۆکەی ڕێک کردەوە و پشتێنەکەی تۆند کرد. لەبەر خۆیەوە وتی لە بڕێوەی لێرە دانیشم و چاوەڕوانی مەرگی خۆم کەم، سواری ئەسپەکە دەبم و بۆی دەردەچم. تەنها یەک کەس لەسەر پشتی بێت کاری خۆی ڕایی دەکات. ئەگەر دەڵێت عینێکی تاچی بەسەر دێت ئەو چ جیاوازیەک دەکات بژی یاخودنا. ژیان و مردن بۆ ئەو یەک شتە، بەڵام من وەکو ئەو نیم، ژیانم گرنگی خۆی هەیە. ئەمەی وت و ئەسپەکەی کردەوە و ڕشوەکانی بەست. لەبەر قورسی پاڵتۆ جزمەکانی هێزیەوەی نەبوو سەرکەوێت، چووە سەر گالیسکەکە و لەوێەوە خۆی بەهاوێتە سەر پشتی ئەسپەکە، بەڵام عەرەبانەکە جوڵا و ڤاسیلی کەوتە خوارەوە. ئەم جاریان بەباشی ئاژەڵەکە لە گالیسکەکە نزیک کردەوە. خۆشی قاچێکی خستە سەر سوچێکی گالیسکەکە و خۆی هاویشتە سەر پشتی. یەکێک لە لاقەکانی بەسەر پشتی ئەسپەکەدا ئەو دیوی کرد. قاچەکانی بە قایشەکانی کورتانەکە گیر کرد و بە ئارامی دانیشت. نیکیتا لا جموجۆڵی گالیسکەکە بە خەبەر هات، سەری هەڵبڕی و هات بەگوێی ڤاسیلیدا کە خزمەتکارەکەی شتێکی وت بێت. بەدەنگی بەرز وتی چیتر بەگوێی کەسانی ئەحمەقی وەک تۆ ناکەم، خۆگیانی خۆمم لا زبڵداندا نەدۆزیوەتەوە، لێرە نامێنمەوە خۆم بکوژەم. لێواری پاڵتۆکەی ڕەشەباکە بێوی کردبەوە و کۆی کردەوە لە کۆشیدا توندی کرد. ئەسپەکەی غاردا بەرەو ئەو جێگایی وای دەزانی دارستان و ئاوەدانیا. نیکیتا پاشەوەی خۆی خزاندە ناو جەواڵی دوای گالیسکەکەەوە بە هیچ جۆرێک جوڵەی نەکرد. وەک هەر کەسێکی ڕۆژەڵات و دانیشتووی ئەوێ دەزانێت کوێرەوەری ژیان چێ و بێوەی سکاڵا بکات. بێگوێدان بە چارمەسەرەکانی گیانی دەتوانێت چەند کاتژمێرێک بگرە چەند ڕۆژێک لە شوێنی خۆی بەرگە بەگرێت. کە ڤاسیلی بانکی دەکرد وەڵامی نەدەدایەوە، چونکە جموجۆڵکردن کارێکی باش نەبوو. دەیزانی و گەرمایی لە چایەکان و هەڵزنان بە قەتپاڵەکەدا کۆی کردبەوە زۆر ناخایانێت. سەرۆڕای ئەوەش هێزیەوەی نەبوو بجوڵێت و خۆی گەرم بکاتەوە. هەمان حاڵی ئەسپەکەی هەبوو، وەک ئەو هیلاک و ماندوو بوو، لەگەڵەوەی قامچی دەخوارد لە جێ خۆی نەدەبزوە. خزمەتکار لاکوونی جزمەکەیەوە هەستی بە سەرما دەکرد، پەنجەکەشی هەر لە زووەوە سەر ببوو. وردە وردە سەرما بە هەموو جێستەیدا بێو دەبووەوە کە بیری لاگەری مردنی خۆی دەکردەوە. بەم شەوە لەم چۆڵەوانیەدا هەموو شتێکی تری لەبیر دەچوو، زۆرگوێی پێ نەدەدا. هەتا ئەوڕادەیە مەستە ترسێنەر و بێتام نەبوو لە بەرچاوی، چونکە هیچ چێژێکی لە ژیان نەچێشت بوو. هەموو تەمەنی بەکارکردن بەبێ پشودان، زەحمەتکێشان و کۆیلایەتی کەسانی ترەوە بەسەر بردبوو. ئیدی ئێستا خەریک بوو هەستی بە بێزاری ئەمانش دەکرد. مەرگ ترسێنەر نەبوو، چونکە بەدەر لە ئاخەو دەسەڵاتدارەکانی دنیا کە خزمەتی کردبوون، کەسێک ئەمی ناردەبوو بۆ ئەم دنیاە. زاتێک بەبێ نرخ تەماشای ناکات، یەکێک کە هەرگیزا وەرگیز زیانی لێ نابێنرێت. بڕوای بەوە هەبوو کە گەورەترین و بەدەسەڵاتترین و دڵسۆزترین و میهرەبانترین سەڵتان پێشوازی لێ دەکات. نیکیتا لە پڕبیری کردەوە ئەی تاوانەکانم کاتی سەرخۆشی، پارەکان لەمەیدا بەفی ڕۆدەدا. بێنرخکردنی ژنەکەی و ڕۆژوونەگرتنی هاتەوە بیری. بێگومان تاوانم زۆرە، بەڵام چی بکەینی دی؟ یازدان زۆر بەخشندە و لێبوردەیە، لەگەڵەمانەدا تۆبەی لە گوناهەکانی کرد. ئەمە کۆتایی شەو و ئەو ئەندێشەی دەکرد، بەڵام پاشکەمێک جێگەی بۆ هەندێک باریاڵۆز چۆڵ کرد. کاتی بووکێنی ژنەکەی دانیشتن لەسەر مێزی مەی خواردنەوە، خراپە بێ ئەندازەکانی لە پاشاندا وازیێنانی لە مەی خواردنەوە. ڕۆژێک لەمە بەر و دەرچوونیان بۆم سەفەرە ماڵی پیرەمێردەکە لە گریشینکۆ، گفتوگۆکانیان دەربارەی جوابوونەوەی کوڕەکان تاقا کوڕەکەی خۆی. ئەسپەکەکە لە ژێردا پۆشەرەکەدا هەوڵی دەدا گەرم بێتەوە. ئاغاکەی لە ناو گالیسکەکەدا بەهۆی بزوتنەوە جیڕەجێڕی دەکرد. هەموومانە یەک لە دوای یەک بە مێشکیدا هاتن و تێپەڕین. کەبیری لە گەورەکەی دەکردەوە دەیوت بەدبەختە ئێستا زۆر پەشیمانە لەوەی لە گوندەکە نەمایەوە. ئەو هەرگیز نایەوێت واز لە سەڵتەنەتەکەی بهێنێت و بڕواتە گۆڕەوە.
من جام و ئەو جیایە. ئەو یادەوەریانە وردە وردە تێکەڵ دەبوون، ئەمیش خەوی لێکەوت. هەرگە فاسیلی هەوڵی دەدا سەرکەوتە سەرسپەکە، دوای عاربانەکە دەکەوتە لە قەلەق. یەکێک لە چەرخەکانی کێشا بەناو قەدی نیکێتیای نووسودا. کاتێک بەم حاڵەوە بەخەبەر هات چاری دیکەی نەبوو جگەلەوەی شوێنەکەی بگۆڕێت. بەفرەکانی سەر و ملی تەکاند و هەستایە سەر پێ. هەرکە هەستایە سەر پێ هەستی کرد سەرمان گەیشتۆتە هەناوی. نۆکەرەکە زانی بارەکە بێکۆتاییە، داوای کرد کە پۆشەری سەرسپەکە بۆ ئاغا و ئەوی سەرپشتیشی بۆ خۆی بێت. بەڵام ڤاسیلی وەگەوەی ئەسڵەن گوێشی لێ نەبوو بێت، بەردەوام بوو لە تاودانی ئەسپەکە و لە نێو گەردەلوول و بۆرانەکەدا لە چاو بەزەر بوو. خزمەتکاری بەدبەخت کەوتە بیرکردنەوەلەوەی گوایە دەبێت بە تەنیا چی بکات، تازە توانەی ئەوەی نەماوە هەستێت و بە دوای ئاوەدانی دابگارێت. کە تەماشای کرد بینی جێگاکەی پێشوو پڕ بۆتەوە لە بەفر، ئەگە لەناو عاربانەکەدا بخەوێت هیچ نی خۆی پێدا بۆشێت و گەرمی نابێتەوە. با پاڵتۆ شڕەکەی خۆی بە هێندە سەرمای بوو، دەدوت تەنیا کراسێکی لەبەردایە. ترسێکی زۆری لێنیشت پاڕایەوە. ئەی خۆی گەورە بەسۆس. ئەو کاتێک کە بووی دەرکەوتانیانە یەکێک هەیە نەدار و لاوازەکان بە ئومەد ناکات و گوێی لە هاوار و ناڵی ئەمە تۆزێگاران بۆەوە و هاتەوە سەرخۆی. هەناسیەکی قۆڵی هەڵکێشا، جەواڵی گالیسکەکەی هێنا و لە جێگەی گەورەکەیدا درێژ بوو. لەوێش گەرم نەبەوە، وەک شەقشەقی هەڵدەلەرزی، لەرزەکەی نەما و جستی خەو بووەوە. نەیدەزانی بەرەو مەرگ ڕاپێچ دەکرا یاخود خەوی لێ دەکەوت. بەڵام دەیزانی ئامادەیە بۆ هەردووکیان. ڤاسیلی بە پاژنەی پێی ورگی دەکوتا و بەسەر ڕوشوەکەی دەستیشی دێکێشا بەسەر و ملی ئەسپەکەدا و بەرەو پێشەوە غاری دەدا. باوەڕی بەوە هەبوو کە ئەگەر ڕاست لێ بخڕێت دەگاتە دارستان و قولەی پاسەوانەکە کە پێشڕەوی دەکرد بەفرەکە دێکێشا بە دەم و چاویدا و کە دەیویست ئاراستی بگۆڕێت دەبووە بەربەست. سەرۆڕای هەموو شتێک لێواری بەردەوام کراوی پاڵتۆکەی و زینە ساردوسڕەکەی تون دەخستە نێوان لاقەکانیەوە و بەبێ ساتێک بۆستان خۆی بەرەو پێشەوە کوڕ کردبەوە و غاری دەدا. ئەسپێ تاوشەکەت بوو هەموو هێزی خۆی خست بۆ کار تاکو بۆ جۆری سوارەکی دەخوازێت بڕوات. بەم جۆرە 5 خولەک بە هەمان ئاڕاستەی ڕێبڕی. ڤاسیلی بێجگە لە سەری ئەسپەکە هیچی تری لە پێشەوە نەبوو. لە چواردەوریشیدا جگە لە بیابانێکی سپی بەفرین هیچی تری نەدەبینی. بەدەر لە گوێی بایەکە کە لە یەخاستورەکەی دەدا گوێی لە هیچی دیکە نەبوو. لە ناکاو تارماییەک لە پێشەوە دەرکەوت بە کەیفخۆشیەکی زۆرەوە بەرەو ئەو تارمایی وای دەزانی دیواری خانوویەکە بەڕێکەوت، بەڵام تارمایەکە ناوەستێت. ڕەشەباکە هەڵی دەگرێت بە فیکەفیک، جارێک لەم لاو جارێک لەولا دەردەکەوت. ئەمە بەدەر لە ڕەشەدەوەنێکی بڕاوی کەنار کێڵگەیەکی هیچی تەر نەبوو. ڤاسیلی لەبەر هەر هۆیەک بێت کە چای بە تارمایەکە کەوت ترسی لێنیشت. خێرا ئەسپەکەی لێخوڕی و لەو ناوە دوورکەوتەوە کە سەرەتا لە دەوەنەکە نزیک بۆەوە دواتریش لێی دوورکەوتەوە. ئاڕاستی یەکەم جاری گۆڕی، بەڵام دیسانەوە باوەڕی وابوو ڕاست بەرەو دارستان و قوڵەکە دەڕوات. لەگەڵەوەی ئەسپەکە هەمیشە دەیویست بەرەو لێ ڕاست بڕوات، بەڵام ئەم ڕێگەی پێ نەدەدا و بەرەو لێ چ بۆری دەرچەرخاندەوە. پاشکەمێک لە نێو گەردەلوولەکەدا تارمایەکی دیکە هاتە پێشچاوی. ئەمجارە دڵنیا بوو لەوەی بەرەو گوندەکە هاتووە. زۆر کەیف خۆش بوو. بێگومان تارمایەکە هەمان دەوەنەکانی لەمەوبەر بوو. لە قەوشکە هەڵگەڕاوەکانی دووبارە لەبەر هەرچیەک بێترساندیان. ڤاسیلی کە بینی لە تەنیشت دەوەنەکانەوە شوێن پێی تازە بە بەفردا پۆشراو هەیە سەری سوڕما دابەزی و لی وردبەوە زانی شوێن پێی ئەسپەکەی خۆیەتی لەوانەیە لە مەودایەکی کەمدا چوو بێت و هاتی بێتەوە بۆ هەمان شوێن. وتی وا بزانم بەم هاتو چۆیەم بەرەو ئەو دنیا دەڕۆم. بۆ لە دڵدەرکردنی ئەم ترس و بیمەیە ئەسپەکەی تون غاردا لەگەڵ ترسدا ململانەی دەکرد. لەناو ئەو تەموو مژەی دەیپۆشی بڕووناکێک دەبێنرا، بەڵام کە لێی وردبەوە ئەیژون دەبوو. جارێکیش دەنگێک لە دەنگی وەڕێی سەگ یان لوورەی گورگ دەچوو هات بەگوێدا، بەڵام ئەم دەنگانە هێندە ناڕوون بوون. بۆ ئەوەی بەڕاستی بزانێت گوێ لە دەنگێکی ئاوا بۆیان نا پێویستە بۆستێت و گوێ قوڵاخی بۆ بکات. لە ناکەو دەنگێکی بەرز دڵی داخورپاند. لە ترسا باوش کرد بە ملی ئەژەڵەکەدا، بەڵام ناوقەد و ملی ئەسپەکەش دەلەرزین. دەنگەکە نزیکتر و زیاتر ترسێنەر دەبوو کە تۆزێکاتەوە سەرخۆی بۆی دەرکەوت لەوانەیە ئەسپەکە بە هەموو یەز و توانێت شێولگەکانی بحێلێنێت بەوەی هێز بداتە بەرخۆی یان کەسێک بۆ یارمەتی بانگ بکات. سەرکۆنی ئەژەڵەکەی کرد ئەی بێبەڵا بیت، خۆنی وە گیانت کردم. پاشەوەی زانیشی لە خۆڕا ترساوە هێشتا دڵ ئارام نەبوو، چونکە ترسە زەندەقبەرەکەی هەر لە دڵ دەرنەچوو بوو. وەرەوە سەرخۆت ئارام بە ئەمەی وت هەوڵیدا سەخلەت بوونەکەی لەبیر بکات، بەڵام سەرکەوتوو نەبوو. نەیدەزانی ئێستا ئیدی بایەکە بە پێچوانی پێشووتر لە پێشەوە دێت کە چیان بەرداوام ئەسپەکەی خێراتر دەکرد. هەموو جستەی سەرمای بوو بە تێبەت زینە ساردەکەی تێکێشا بەلاقیدا شەقی لە هەڵدەسان. دەست و پێی تەزی بوون، هەناسی سوار ببوو. بیری لەوە دەکردەوە دەبێت بە چ جۆرێک لەناو ئەو بەفرە چۆڵەدا گیانی لەدەست بدات.
لە ناکاو وەسپەکە پێ هەڵخەزا کەوتە ناو مەڵە بەفرێکەوە هەتا ناو قەدی هات هەوڵی دەدا خۆی دەرباز بکات و لێ دەکەوت بەلادا ڤاسیلی خێرا لەسەر ئەسپەکە و بازیدا یەکێک لە قوڵەپیەکانی بزواند و ئەسپەکە قوتاری بوو هەرکە لەسەر پشتی دابەزی ئەسپەی ماندوو وەک ئاسکی قوتار بوو لە تەڵێ بێبەزەی ڕاوچی بازیدا و لە مۆڵە بەفرەکە ڕزگاری بوو لە چاوی ون بوو ئێستا ڤاسیلی لە ناو بەفرەکەدا بەتەنیا ماوەتەوە هەوڵیدا بگاتەوە باسپەکە بەڵام قورسی پاڵتۆکەی و بەرزی بەفرەکە کە چاژنویات بوو بە کۆسەب لە بەردەمیدا دە 15 هەنگاو ڕۆژت هەناسەی لەبڕا ماڵ کێڵگا دوکان دەغڵودان دارستان گەنجینەکان کوڕەکەم ئێستا ئێوە لەکوێن بیری لێ کردەوە دواتر ئەو دەوەنانە هاتەوە بەرنیگەی کە دوو جاردابووی بەلایدا و بەبێ هۆترسی لێ نیشتەوە گومانی لە دروستی ئەو حاڵی دەکرد کە تێکەوت بوو خۆی لە خۆی پرسی من خەو دەبینم هەوڵدا بەخەبەر بێتەوە بەڵام خۆشی دەیزانی شتێکی وا لە ئارادانیا ڕەشبا بەهێزەکە ڕوخساریدا بووە بەرقامچی بەفرەکە بەبێ وەستان دەباری بەسەریدا هەوا ساردەکە دەستەڕوت و قوتەکەی بەڕاستی تەزاندبوو ڕەشەدەوەنەکان دوو جاربینی بووی بە هەموو شکۆیەوە ڕاستی بوون و ئەمیش لەگەڵ مردنێکی بێشک و بێدەربازبووندا ڕوبەڕووی دەکەنەوە اینجا کەوتە پارانەوە ئەی دروستکەری زەوی واسمان و هەموو ڕووناکی و تاریکێک ئەی خۆی گەورە مەراسیمی نزاکردنی دوێنەی کەنیسەکەی هاتەوەیات تەنها نزا و پارانەوە لەم بارە ڕزگارم دەکات با نائومێد نەبم وریدایە بەرخۆی وتی بەر لەوەی بەفر شوێن پێ ئەسپەکەدا بپۆشێت دەبێت دوای بکەوم لەوانەیە بتوانم ڕێگەیەک بدۆزمەوە یان ئەسپەکە بگرمەوە بەڵام ئەگەر بترسم و دەست و قاچم بدەم بەیەکدا هێزم لێ دەبڕێت و لێرەدا دەمێنمەوە لەگەڵەوەی بڕیاریدا بوو بە هێواشی ڕێبکات بەڵام کەوتە هەڵپەکردن بەرەو پێشەوە بەکەوتن و هەڵسانەوە پێشڕەوی دەکرد شوێنپێکان بە تایبەت لەو جێگیانەی بەفری زۆر بوو بە زەحمەت دەبینرا ماڵوێران بووم تیا چووم شوێنپێکان ون دەکەم لەم ئەندێشانەدا بوو لە ناکەو هەستی بە تارماییە کرد بەڵام ئەوە شۆڕاستب نەبوو گالیسکەکە تیری گالیسکەکە دەستە سڕی سەرتیرەکە هەمویان لەوێ بوون ئاژەڵەکە نەچوو بۆ شوێنی پێشووتری لە جێگایەکی نزیکتر لە تیرەکانەوە ڕاوەستا سەری جڵەوەکەی لە بەرەوەی ئاڵا بوو لە لاقیەوە سەری دەلەقاند ئەسپەکە خستبێ ناو هەمان چاڵی پێشوەوە 50 مەتر دوور بوو خۆی و نیکیتای تێکەوت بوون چونکە غەندەقەکە هێندە دوور نەبوو ماوە شوێن پێکان مابوون دۆزینەوەی ئەسپ و گالیسکەکە کارێکی قورس نەبوو ڤاسیلی هەرکە گەیشت و گالیسکەکە دەستی پێوەگرت بۆ ماوەیەک بەبێ بسووتن هەوڵی هەناسەدان و هاتنەوە سەر خۆیدا نۆکەر لە جێگاکەی خۆیدا نەبوو بۆی دەرکەوت تارمایی ناو گالیسکەکە نیکیتایە ئاغا هیچ ترسی نەما ئێستای دی تەنیا ترسێکی هەیە ئەویژەوەیە گوایە ترسەکەی پێشووتر لەگەڵ ئەسپەکەدا هاتە دڵیەوە بگەڕێتەوە تەنیا ڕێگە بۆ ڕزگاربوون لەم ترس و بیمەیە خۆسەرقالکردن بوو بە شتێکەوە یەکەم کار پشتهەڵکردن لە بایەکە و پاشانیشکردنەوەی پاڵتۆکەی بوو پاشکەمێک پشودان جزمەکان و تاکە دەستکێشەکەی دەستی چەپی داکەند و بەفرەکانی سەر و ملی تەکاند تاکە دەستکێش و ڕاستی بزر کردبوو کێ دەزانێت کەوتوتە کام چینی بەفرەکەوە دواتر تۆند پاڵتۆکەی لە خۆیەوە ئاڵان وەک ئەو کاتانی گەنمی دەبرد بۆ دوکانی گوندەکە گالیسکەکەی هەندێک لە خوارتر بەستەوە ئێستا ژنۆری ئازادکردنی لاقەکانی شۆڕاسپە لە ڕشوەکە پاشکۆکنەوەی ڕشوەکان ئاژەڵەکەی لە شوێنە کۆنەکەیدا لە بەردەمی گالیسکەکەدا بەستەوە خەریکی ڕێک و پێکردنی پۆشەری ئەسپەکە بوو لە ناکەو جموجۆڵێک لە گالیسکەکەوە هات نیکیتا هێندەی نەمابوو ببێت بچلورا سرە بە بەفردا پۆشراوەکەی بەناڕەحەت دڵبڕی و وەک بڵێت مێش دەردەکات بە شێوەیەکی نامۆ دەستی کردە دەست ڕاوەشان لەسەر لوتیەوە هەم دەستی ڕاودەوەشاند و هەم هەوڵی قسەکردنی دەدا ڤاسیلی کە زانی بانگیام دەکات وازی لە داپۆشونی ئەسپەکە هێنا و بەرەو گالیسکەکە کەوتەڕێ پرسی چی بووە چیت دەوێت خزمەتکار باستەم و با پچڕ وەڵامی دایەوە من دەمرم ئەو قەرزەی منت لایە بیدە بە ژنەکەم یاخۆت کوڕەکەم چییە چی بووە ڕاق بوویتەتەوە نیکیتا بەدەنگێکی نسکاوی دەزانم مەرگ نەزیکە خوددا لە تاوانەکانم بۆ بورێت دەخوازم ئەمەی وت و وەگەوەی مێژ و دەربکات لەسەر لوتی دەستی ڕاوەشان ئاغا بۆ ساتێک بە بێدەنگی ڕاوەستا دواتر وەگە و کاتانی کارێکی پرسوودی ئەنجام دەدا هەردوو دەستی کێشا بەیەکدا و بە جۆرێکی بڕیاردەر هەنگاوێکی بەرەو دواوەنا قۆڵی پاڵتۆکەی هەڵکرد و دەستی کرد بە پاکردنەوەی بەفری سەر خزمەتکار و گالیسکەکە دواتر لێوی پاڵتۆکەی بە هەردوو لادا کردەوە نیکێتەی پاڵ نایە دوای عارەبانەکە و بە جۆرێک بە باشی دایپۆشێت بە جەستە گەرمەکەی لەسەرەوە تا خوارەوەی لەسەری ڕاکێشا ئیدی ئەو نەکتەنیا بە پاڵتۆکەی بەڵکو بە وەرگە گەرم و ڕەکەشی گەرم ڕایدەگرێت لێوی پاڵتۆکەی بە چاکی تون کرد لە نێوان نۆکەر و گالیسکەکەدا بێجگە لە دەنگی هەناسەدانی نیکیتا
چیتر نەدەنگی گەردەلوولەکە و نەدەنگی جموجۆڵی ئەسپەکەش دەبیستێت. خزمەتکاری بەدبەخت بۆ ماوەیەک بەبێ بزوتن و بە بێدەنگی بۆ شێوەیە ڕاکشە و پاشان هەناسەیەکی قۆڵی هەڵکێشا بە نەرمی جۆڵایەوە. ڤاسیلی بەڵێ ئاوا خۆ تۆ دەدوت دەمرم مەجوڵا بە هەندێک گەرمت بێتەوە، مرۆڤ ئاوایە ئیدی. ڤاسیلی لەگەڵەوەی ئارەزووی دەکرد بەڵام زیاتر قسەی بۆ نەکرا. چاوەکانی پڕبوون لاسرین و چەناگەی گەوتە لەرزین. بۆ قوددانەوەی هەنیسک هات بۆ قورکی هەوڵی دەدا و بێدەنگ دەبوو. سەری سوڕما بوو لەم باری تێکەوت بوو. ئەندێشەی ئەوەی کردکە دەبێت لە ترسا دەمارەکانم لاوەز بوو بێت، زۆر خراپ تەواوم کردووە. پەسبوون و لاوازی و ناهەمواری لەولاوە بوەستێ. کەیف و خۆشیێکی دەبینی کە تا ئێستا نەیچێشت بوو. شانازی بەو کەیف و شادیەوە دەکرد کە ناخی پڕ کردبوو، خۆی لەبەر خۆیەوە دەیبرد کە وتت مرۆڤ دەبێت ئاوا بێت، ئێستا گەرمت دەکەمەوە. بۆ پەڕی بەزەیەوە باوەشی پێدا کردبوو. فەرمێسکەکانی چاوی بەیەخەی پاڵتۆکەی دەسڕی، لێواری پاڵتۆکەی بایە بەهێزەکە لای دەدا بۆیە چۆکی لێ توند دەکرد. هەستی کرد ئەو خۆشی لە دڵیدای هەتا بەشی یەکێکی تری لێنەدات ئارام ناگرێت. بۆیە وتی نیکیتا باش گەرم دەبمەوە، گەرم ببەوە برا گەرم ببەوە. بەڵێ ئاوا ڕێگەکەم هەڵە کرد، هێندی نەمابوو من و تۆش بە بەستوی خۆمان ببینینەوە. دیسان چەناگی کەوتەوە لەرزین، چاوی پڕ بوو لاسرین. لەوە زیاتر قسەی بۆ نەکرا، بیری کردەوە گرنگ نییە منیش دەزانم چی بڵێم. بەم جۆرە ماوەیەکی زۆر بێوەی وشەیەکیش بڵێ ڕاکشە. لە ژێرەوە نیکیتا لەسەری شۆ پاڵتۆی ئەوی گەرم ڕاگرت بوو، لە بەرەوەی بەدەستی لێوی پاڵتۆکەی دەخستە ژێر نیکیتا. بایەکەش هەمیشە لەسەر لاقی لادەدا، بۆیە دەستی و لاقی وردە سەرمایان دەبوو. بەتایبەتی دەستی ڕاستی بێدەستکێشی خەریک بوودەی بەست، بەڵام ئیدی بێر لە دەست و قاچی ناکاتەوە. تەنها دڵی لە لای گەرمکردنەوەی ئەو کابرایی ژێری بوو. چەند جارێ گاوری دایەوە و تەماشای ئەسپەکەی کرد. ڕەشەباکە پۆشەرەکەی سری خست بوو، پشتی بەڕوومەتی مابووەوە. ویستی هەڵسێت و بڕوا دایپۆشێت، بەڵام هەرچی کرد نەیتوانی بۆ ساتێکیش بێت. نیکیتا بەم حاڵە و بەجێ بهێڵێت و ئەو کەیف و خۆشی بەهۆی ئەوەوە لە ناخی دابوو لێ جیا ببێتەوە. بە هەمان شادی و خۆشی کاتێک ڕۆین و فرۆشتنەوە دەیوێت ڕزگارت نابێت لە دەستم گەرم ڕاددەگرم. ئیدی مەترسێک لە ئارادانە. بەم جۆرە یەک دووسا کاتژمێ ڕاکشە، تەنانەت نەشی دەزانی کات چۆن تێدەپەڕێت. بیری لە گەردەلوو لە بەفراویەکەی پێشوو گالیسکەکە تیرەکان ئەسپی لەسەرما هەڵلەرزی و خزمەتکارەکەی کە هەوڵی گەرمکردنەوەی دەدا دەکردەوە. پاشان جەژنەکەی بەسەریان بردەبوو، ژنەکەی قایمقامی ناوچەکەی سنووقی مۆمەکانی بە شێوەی ئەندێشوی جۆر بەجۆر بە مێشکیدا دەهات. لە پڕبینینێکیدا لە ژێر ئەو سندوقەدایە دواتریش لادیەکان کە کڕین و فرۆشتنیان لەگەڵدا دەکرد. خوانوە بە چین کۆسەرگیراوەکان دیوارەسپیەکان لە بەرچاویدا ڕزیان بەست. ئەم جارەیان نیکیتایی لە ژێریەکێک لە خانوەکاندا بینی. لە کۆتاییدا هەموو ئەندێشەکانی تێکەڵ بوون و بە شێوەیەک تەمێک لە بەرچاوی بزربوون. ڤاسیلیش خەوێکی قوڵی لەکەوت. پاش خەوێکی ئارام و بێخەوبینین نزیکی بەرەبەیان خەوێکی بینی. ئێستا ئافرەتێک کە 5 کاپیکی داوەتێ بەسەر سندوقەکە و وەستاوە. لە پێشەوەی مەراسیمەکە مۆمێکی بۆ سووتاندن دەبێت، ئەویش دەیەوێت مۆم بدات بە ئافرەتەکە. بەڵام دەستەکانی توندگوشیون و ناتوانێت لە گیرفان دەریان بهێنێت، دەیەوێت بچێتە لە ئەو لای سندوقەکەوە. ئەم جاریان قاچەکانی لە جگی خۆیان نابزوێن، جزمە لاستیکەکانی کە تازە کڕیبوونی نووساوە بە تەختەکەوە. هەرچی دەکات بۆی لێ ناکرێتەوە، لە کاتێکە بەم دەردەوە دەناڵێنێت. لە پڕ سندوقی مۆمەکان دەبێتە ڕاخەر، بینی خۆی لە ماڵەوە و لەسەر ئەو ڕاخەرە لەسەر دەم ڕاکشاوە. سەرەڕای ئەوەی زۆر ئارەزوی دەکات، بەڵام ناتوانێت لە شوێنی خۆی بجوڵێت. ئەویش دەبێت هەستێت، چونکە پاشکەمی قایمقام ئیڤان مایتەڤیچ دێت و پێکەوە، یان بۆ باخ و دارستان کڕین یان ڕێکردنی زیینی ئەسپەکە دەڕۆن. بۆ کامیانە ئەمیش دڵنیە نییە. لە ژنەکەی پرسی، میکالۆڤنا کەس نەهات؟ ژنەکەی وەڵامی دایەوە، نەخێر کەس نەهاتووە. دەنگی گالیسکەیەک لە دەرگاکە دەبیسترا. لەگەڵ بیرکردنەوەی لە هاتنی کابرا دووبارە پرسیەوە، میکالۆڤنا کەس نەهات؟ دەیەوێت هەستێتە سەر پێ کە ناتوانێت چاوەڕوان دەکات، بە تۆزێک کەیف خۆش و تۆزێک ترسەوە چاوەڕوانەکات. لەناکاو دڵخۆشیەکەی زیاد دەبێت، بەڵێوەی کە چاوەڕێ دەکرد ئەمەی هاتووە قایمقام نییە، بەڵکو ئەو کەسەیە کە لە ڕاستیدا چاوەڕوانیە کرد. خاوەنێ و دەنگە بوو کە پێوت بوو لەسەر جستەی نیکیتا درێژ ببێت. ئەو لە شێوەی نوردا دەبێنرا، بانگی دەکات. زۆر خۆشحاڵ بوو کە دەردەکەوێت و لێوە دیار بێت. هاواری کرد، ئەوە دێم لەگەڵ هاوارکردنیدا بەخەبەر هات، بەڵام چ بەخەبەر هاتنێک. بەخەبەر هاتنی ئەم جارە لە چاو بەخەبەر هاتنی 2-3 کاژمە بەر لە ئێستا دەڵێ زیندەوەرێکی تر بوو. دەیەوێت هەستێت، بەڵام ناتوانێت بجوڵێت، ناتوانێت لاقەکانی کۆبکاتەوە. ئەگەر بوێت سەری بسوڕێنێت هێزی نییە، چونکە هەست دەکات هێندی ستونی چیمەنتۆ قورسە. سەرسام دەبێت لەم کارە و لێ تێناگات.
سەرەڕای ئەوەی دەزانێت دەمرێت دڵتەنگ دەبێت کە خزمەتکارەکەی ژیری و گەرمبوونەوەی دێتەوە یاد ئاسوودە دەبێت. خۆی بە نیکیتا و نیکیتاش بە خۆی دەزانێت، خەیاڵی ژیانەوەی گیانی دەکات نەک لە خۆیدا بەڵکو لە نیکیتادا. بە وردی گوێ هەڵدەخست، گوێبیستی یاناسەدان و مرخەمرخی ئەسپەکە دەبوو. بەڕووخۆشیەکەوە نیکیتا دەژی کە وایە منیش دەژیم. پارەکان، دوکانەکەی، ماڵەکەی، کڕین و فرۆشەکانی و میرانۆڤەکان دەهاتەوە یادی. ئەو پیاوەی پێ دەڵێن ڤاسیلی چۆن خۆی و هەموو تەمەنی لەو شتە پرۆپوچانەدا خەرج کرد، عەقلی تێپەڕی ناکات. بۆ ڤاسیلی دەڵێت چی بکات داماوە، لە کۆتایی کارەکەدا عەقلی تێپەڕی ناکات، لێکی دەدایەوە و ئەندێشەی دەکرد. ئەوەی ئێستا من لێ تێدەکەم ئەم پیاوەی کە تەواو ژیر نەبووە بەدبەختە، ئیدی هەڵەکردن نییە، هەر ئێستا ڕاستیەکان خۆیان دەبینم. داواکاریەوەی کەمێک لە مۆبەر بانگی کردبوو دووبارە بیستیەوە، هەستی کرد شادی و خۆشی و ئاسوودەیی هەموو بنیادیدا پۆشیوە. وتی ئەوە دێم. ئیتر هەستی بە ئازادیە کرد، هەستی بەوە دەکرد کە هیچ شتێک نییە ڕێگەی لێ بگرێت. ئیتر شتێک نەماوە ڤاسیلی لەم دنیادا بیبینێت و بیبیستێت. بەفر زۆرە و لە شێوەی گەردەلوو دەستەما دەکات، چین لەسەر جستی سارد و سڕی ڤاسیلی. ئەسپی وەک شەقشەقە هەڵلەرزی و گالسکەکە دەوەستێت و خزمەتکاریش بەهۆی جستی ساردبووی ئاغاکەیەوە گەرم ڕاگیرا بوو، خەوێکی قۆڵی لێکەوت بوو. نیکیتا سپێدەی بەیانی لەسەر مایشان و ملی بەخەبەر هاتوو چاوی هەڵهێنا. تەواو لەو کاتی خەوی دەبینی ئاردی ماڵ یاغی بە عارەبانێک لە ئاش دەهێنایەوە. کاتێک لە دەریایەک تێدەپەڕی پردەکە دارما و لە ژێری دەمایەوە، دەچێتە ژێر عارەبانەکەوە و شوان دەنێتە ژێری و دەیەوێت بەرزی کاتەوە. بەڵام شتێکی سیر بزوتنی عارەبانەکە لەولاوە بوەستێت و نەتوانێ بەرزکردنەوەی هەبوو ناوەی خۆی لە ژێریدا دەرباس بکات، وەکەوەی بڵێ نووسا بێت بە شانیەوە. کێ دەزانێت لەوانەیە بشکێت. هەوا هێندەی سەهۆڵ سارد بوو، دەبوو هەرچی زووە خۆی دەرباس بکات، وەکەوەی کەسێک هەبێت لەسەر گالیسکەکە. هێی بسەیدی ئەو وێنیانە داگرا، ئاوە هاواری کرد. گالیسکەکە تا دەڕوە سارتر و قورستر دەبێت. لەسەر شانی زەرمەیەک هات و چاوی کردەوە. ئێستا ئیدی هەموو شتێکی لەبیرا. ڕاوەکردنی خەونەکی کارێکی گران نەبوو. عارەبانە ساردەکەی سەرشانی بێجگە لە جستی سارد و سڕی گەورەکەی شتێکی تر نەبوو. غەڵبەکەش کە گوێی لێ بوو ئەسپەکە بوو دووسێ جووتیدا بوو لە گالیسکەکە. نیکیتا سەرەڕای هەموو وەگەرێک فشاری خستە سەرشانی، یەک دوو جار بانگی خاکی کرد. ئەندرێج، هێی ئەندرێج ڤاسیلی؟ وەڵامی نەبوو. لاقەکانی ڤاسیلی ناوقەدی ڕق وە گولەیەکی قورس لەسەر شانی کەوتە بوو. نیکیتا کە لە ڕاستیەک دێگەیشت بوو بیری کردەوە چی بڵێ داژارە، گیانی لەدەستداوە، خوددا بۆ خۆی بیبەخشێت. سەری وەرچۆرخاند و بە دەستکونێکی لە چینە بەفرەکی سەرروخساریدا کردەوە. دنیا ڕۆشن بوو، ڕەشەباکە وەک پێشتر لە نێوان تیرەکاندا فیکەفێکی بوو. بەفریش بەردەوام دەباری، تەنیا گۆڕانکاریەکە بوو ئاژەڵەکەی تر ناجوڵێت. هەتا هەناسەدانیشینە دەبیسترا و وتی وا دیاراویش مردووە. لە ڕاستیدا و دەنگەدەنگەی نیکیتای بەخەبەرهێنا کوتا هەوڵ و تەقەلای ئەسپە بەستووەکە بوو بۆ خۆگرتن بە پێوە پێشگیان دەرچوونی. ئەی پەروەردگار، ئێستا ژنۆڕی منە، فەرمانت لەسەر سەرما، چی بۆ خۆت میل دەکەیت باوا بێت. درەنگیان زوو هەمومان ماڵ ئاوایی لەم دنیاە دەکەین. ئەمەی وت و دەستی لە کوونەکە کێشایەوە و ئەیدی دڵنیا بوو لە مردنی خۆی، بۆیە خەوێکی قۆڵی لێکەوت. بۆ سبەینێ دەمەونی وەڕۆ خەڵکی گوندەکە جستی ئاخا و خزمەتکارەکەیان نزیکی 500 مەتر لە دروی گوندەکە و 670 مەتر دوور لە ڕێگاکەوە دۆزیەوە. لەگەڵەوەی گالیسکەکە بەتەواوی بە بەفردا پۆشرا بوو، بەڵام هێشتا تیرەکان و دەستە سڕی سەر لوتکەی تیرەکە دیار بوون. ئەسپەکە کە تا ئاستی ورگی لە بەفردا چەقی بوو، وەک پەیکەرێکی سپی بە پێوە وەستا بوو، سەری شۆڕ کردبەوە و کونەلوتەکانی تۆپەڵ سەهۆڵی گەرت بوو. تەنانەت فرمێسکەکانی چاویشی بەستە بوونی. ئاژەڵی بەدبەخت لەم تەنیا شەودا لە ڕوولاوەز ببوو، دووچڵ ئێسقانی مابووەوە. ناوقەد و لاقەکانی ڤاسیلی ئێستاش هەردەڵی جستەی نیکیتایان داپۆشیوە. برژانگ و مۆکانی سمێڵی جەشنی گوێسەبان چلوورەیان گرتە بوو. سەرەڕای ئەوەی هەندێک جێگەی لەشی بەستبووی، بەڵام نیکیتا هێشتا لە ژیاندا مابوو کە خەبەریان هێنایەوە لایوا بوو مردووە و ئەو ڕوودا و کارانەی دێتە بەردەمی سەر بە ئەو دنیان. کاتێک گوێی لە غەڵبەغەڵوی خەڵکەکە بوو، خەریک بوون بە خاکەناز جستی ئاغاکەیان لەسەری لادەبرد. گوایە هاوارکردنی لادیەکان لەو دنیاش بە هەمان شێوەیە. پێکاتی و جستەیشیان هەمان جۆرە بیری لێکردەوە. زۆر سەرسام بوو بەمبار و دۆخە. کاتێک بۆی دەرکەوت هێشتا هەر لەم دنیایەدایە و کۆچی نەکردووە. مەتایبەتیش کە پەنجەکانی قاچی بەستونی لە بری خۆشی پەژارێکی زۆر دەیگرت. نیکیتا 2 مانگ لە نەخۆشخانە خوێنرا، 3 پەنجەی قاچیان بڕیەوە. ئەوانیمانەوە شاک بوونەوە، سەرەتا وەک وەرزێر و پاشان بە پیری بە پاسەوانی و 20 ساڵی تر بە ساغ و سەلامەتی بەسەر برد.
لە خانوویەکی وەکو ئەوەی خۆی ئارەزوی دەکرد و لە ژیانێکی نێدا ساڵی ڕابردوو کۆچی دوایی کرد. بەرلەوەی گیانی دەربچێت و ماڵاوایی بکات، داوای لە خۆشببوونی لە ژنەپیرەکەی کرد، ماڵ ئاوایی لە کوڕ و کوڕەزاکەی کرد، وەسێتی بۆ بووکەکەی کرد کە لەبەری بەخێوکردنی بەخێوکراوێکی بێسوود خۆیان ڕزگار بکەن. هاودەم لەگەڵ بیریەوەی کە چووتر لەم دنیادا بێزار بۆ و ساڵ لە دوای ساڵ چاوەڕوانی کۆچکردنە بەرەو دنیایەکی ئاسوودە و پەسەندتر بە دڵێکی ئارام گیانی سپارد. ئێستا ئایا ئەو دنیای تی کەوتووە باشترە لەوەی ئێرە یاخودنا؟ ئایا ئەوەی خوازیار بوو دەستی کەوتووە یان نا، یان باشتر لەوەیە کە چاوەڕوانی دەکرد؟ وەڵامی هەموومانە ڕۆژێک کەنۆڕی ئێمەش هات دەیانزانین.